بەڵێ بەڕێزان بە ناوی خوای بەخشندەی میرەبان بە ناوی گەلی کوردستان فەرمون بەڕێزان دانیشن دانیشتنەکەمان دەست پێکەین دانیشتنی ژمارە 2 ئاسایی وەرزی پاییزەی ساڵی 4 خولی 5 پەرلەمانی کوردستان داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان دەکەین بەرنامەی کار و پوختەی دانیشتی پێشووتر لەگەڵ ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بێ مۆڵەت بخوێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سێیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم دووەم سێیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 48 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکانی 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 2 ئاسایی خولی پاییزەی ساڵی 4 لە خولی 5 هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی بەیانی ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 21/9/2022 بەم شێوەیە بێت. خوێندنەوەی دووەم بۆ ئەم پێشنیاز و پرۆژە یاسانەی خوارەوە بە پێی حکمی مادەکانی 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یەک پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان لە هەرێمی کوردستان، دوو پرۆژە یاسای پەروەردە و فریگاری لە هەرێمی کوردستان، سێ پێشنیاز یاسای پاراستنی ئاژەڵان لە هەرێمی کوردستان. بەڕێز سەرۆک پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 1 یاسایی بە پێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 1 ئاسایی خولی پاییزەی ساڵی 4 لە خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتژمێری 11 پێشنۆڕە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 1/9/2022 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، دووەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەیەم 1 دقیقەی بێدەنگی وەستان بۆ ڕێزلێنان لە گیانی شەهیدانی کوردستان و عێراق لەگەڵ مارشی نەتەوەی، چوارەم کردنەوەی خولی پاییزەی ساڵی 4 لە خولی 5 هەڵبژاردن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێنجەم وتەی بەڕێز سەرۆکی پەرلەمان بە بۆنەیکردنەوەی خولی پاییزەی ساڵی 4 لە خولی 5 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، شەشەم وتەی بەڕێزانی سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمان بە بۆنەیکردنەوەی خولی پاییزەی ساڵی 4 لە خولی 5 هەڵبژاردننی پەرلەمان، حوتەم خوێندنەوەی یەکەم بۆ هەردوو پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستان پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان ژمارە 14 ساڵی 2008 هەشتم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. لیستی مۆڵەت بەبێ مۆڵەت ئەندامان لە دانیشتنی ژمارە 1 ئاسایی لە 1/9/2022 هەمویان مۆڵەتیان پێدراوە ئەندام پەرلەمانتارەکان ئیدریس ئیسماعیل عەبۆش، بەختیار شوکری سلەیمان، جەلال محەممەد عەبدوڵڵا، چیا حەمەد شەریف، حەمید شەریف، ڕۆژان محەممەد کەریم، سەلمە فاتح تۆفیق، فەرید یعقوب ئیلیە، کاظم فاروق نامت بە بریاری ژمارە 2 بە ئامادە نەبوو، کلارە عۆدیش و یعقوب، گولستان باقی سلەیمان، لەنجا ئیبراهیم عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی کە بە مۆڵەتیان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنەی هەمیشەییەکانی ئامادە نەبوون، ناوی لێژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکی لە مافی مرۆڤ لە 6/9/2022 لەیلا عەبدوجەبار حەدۆ ئامادە نەبوو، لێژنەی کاروباری پێشمەرگە 6/9/2022 ڕیڤینگ محەممەد، سەروان محەممەد عەلی، باپیر کامەلە سلەیمان، بژار خالید عەبدوڵڵا مۆڵەتیان پێدراوە، لێژنەی وزە سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی 13/9/2022 ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا، بەختیار شوکری سلەیمان مۆڵەت، لێژنەی دارایی کاروباری ئابووری 4/9/2022 بەهجەت عەلی ئیبراهیم مۆڵەت، لێژنەی کشتوکاڵ و ئاودێری 4/9/2022 ئیحسان محەممەد سەلیم، عوثمان کەریم سوارە، یاسین خدر تەها، هەڵکەوت ئەنوەر خەلیفە مۆڵەتیان پێدراوە، لێژنەی کاروباری یاسایی 8/9/2022 جەلال محەممەد ئەمین ئەحمەد مۆڵەت، لێژنەی کاروباری شەهیدان و جینۆسایدی زیندانیانی سیاسی 20/9/2022 ڤایک کەماڵ سۆهۆمن مۆڵەت، لێژنەی کاروباری پەرلەمان و سکاڵە 20/9/2022 ڕڤینگ محەممەد، فەرید یعقوب ئیلیە مۆڵەتیان پێدراوە، هیمداد سەباح بیلال ئامادە نەبوو. لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت 20/9/2022 سەلمە فاتح تۆفیق مۆڵەت، لێژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنی خۆجەیەکان 20/9/2022 مۆڵەتیان پێدراوە، حکمەت محەممەد عەبوو زیاد، ئەرشەد حوسێن محەممەد، نەزار مەلا عەبدولغەفار، محسن حوسێن مستەفا، ڕزگار عیسە سوار، لێژنەی دەستپاکی 20/9/2022 سەباح محمود محەممەد مۆڵەت. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان ئێستا دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین. خاڵە پەیڕەویەکان بابیان نووسێ فەرموو با بنووسێ اینجا بەسەر چاو دەست پێ بکەن یان نووسێ.
خوێنەوە دوای جانگە کەس نەنووسی بوو دوای بینوسینەوە. لەنجە سەروان حاجی هەڵکەوت بەڵێ بەڕێزانم بە ڕێزانی کە داوایان کردو خاڵی پەیڕەویان هەبێ بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 56 کە 1 دقەیە ئەم بە ڕێزانە ناوەکانە خوێنەوە ناوێک نەنووسرا بوو پێمان بڵێن. کاک توور ئیسماعیل، کاک سیپان، کاک دیاری، کاک ئەبوبەکر، مژدەخان، کاک مەم، کاک زیاد، گوڵستان خان، شیرین خان، ڕۆژان خان، کاک کاروان، کاک سەرکۆ، شیرین ئەمین، کاک یاسین، کاک گۆران، کاک عەلی، کاک چیا، لەنجەخان، کاک سەروان، کاک حاجی هەڵکەوت. کاک جەلال بەڵێ بەڕێزانەوانە کە ئیزافە کران سەرسنارخان، کاگی ویدار، کاک پێشەوە، کاک مەمەسکەندەر، کاک جەلال. کەستر ماوە؟ لەنجەخان فەرموو. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە بەڕێزتان دەکەم کە فەرمان بکەن دەقەیەک بوەستین بۆ ڕێزگرتن لە گیانی پاچی خات و ژینە ئەمینی کچە کوردی ڕۆژهەڵاتی کوردستان کە بەڕێکارێکی دوور لە بەهاکانی مافی مرۆڤ و ئازادیەکان گیانی لەدەستدا. هیوادارم گیانی بە بەهەش شاد بی و بکەرانی بە سزای عادیلانەی خۆیان بکەن. بەڵێ بەڕێزان بە ناوی پەرلەمانی کوردستانەوە پرسە و سەرخۆشی زۆری خۆمان ئاراستەی خانەوادەی خوالێ خۆشببوو ژینە ئەمینیەکەین و ئێستش دقەیەک وەستان ڕاوەستین بۆ گیانی پاکی لەگەڵ خوێنەوەی سوورەتی فاتحە. ڕۆحی شاد بێت. فەرموون کاک توور ئیسماعیل. جناب سروک پەرلەمانی ما یادداشتێک دابوو تاقیکردنێت ئەنجامێت مرحلە 12 یەت ئەفساڵە gelekێت دڵئێش بوون ڕێژەیە دەرچووە 48 بوو یەت نەدەرچوو 52 بوون. ما خواست بوو و لجنە پەیوەندیدار بێتە ڕاستپارکردن و نەتیجێ بچی ئەف سەبەبە ئەفێگەچێ بوو دا ساڵە بهێتن بێتە چارەسەرکردن. یا دوێ ئەس حەزکەم ئەگە پەرلەمان بریارێکی دەربینیت هەیڤان نەه و دەه نەبورید گازەسپی بێتە تەوزیعکردن وەکو هەر ساڵ نەبیتن پشتی بیتە هەیڤا 11 و 12 و vێگاوێ گاز یا چوویە 280,000 و خەلکی راتب يعني او دهاتي نينا بشيتن بخو زوستاني بتا سريب جا بيتفيا برلمان دوري خو ببينكو برياركا ملزم بحكومة بدات هيفانه وده غاز بيتا بلاف كرن وسباس. زۆر سپاس. کاک مەم برهان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر دوو مادە قسەیەکەم کە پێم وایە پێشێل کراون مادەی 66 بڕگەی یەکەم وەزایدەن بڕگەی سێمیان کە لە بەپێی بڕگەی سێمی مادەکە پێویستەکە لە 14 ڕۆژ تێپەڕ نەکاوادەی دیاریکراو بۆ یاداشتەکان دیاری بکرێت لە ماوەی چەند مانگی ڕابردوودا زیاد لە 36 یاداشت پێشکەش کراوە بەڵام تا ئەم ساتە وەختە ئەمڕۆکە 21 ڕۆژ تێپەڕێ بەسەر وەرزی نوێی پاییزەیە بەڵام تا ئێستاکە و یاداشتانە نەخراونتە ناو بەرنامەی کار سەرۆکایەتی بۆمانی ڕوونکاتەوە کارچیە. دووەمیان مادەی 98 کابێ لە مانگی تشرینی مانگی دەدا هەموو سەرەتای مانگی تشرین یەکەمی هەموو ساڵێک ئەنجومەنی وەزیران پرۆژە یاسای بودجە ڕەوانە بکانەوە ساڵانەی کردووە ئایا ئەم ساڵ پێشکەشی یەکا یا پێشکەشی ناکات ئەگەر پێشکەشی ناکات واتە 2023 ئێمە هەر بەبێ بودجێ بین چاوەڕێی وەڵامی نووسپاس. سپاس. بەڕێزان سەبارەت بە یاداشتەکان ئێمە لە کۆبوونەوەی دەستەی سەرۆکاتی لەگەڵ سەرجەم سەرۆک فراکسیۆنەکان لایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئامارێکی ورد خراە ڕووکە هەموو یاداشتەکان کاریان لەسەر کراوە ئاراستی لیژنەکان کراون بۆی راپۆرتی لەسەر حاضر بکرێ تقریبا لیژنەی دارایی 12 بابەتی هاوشێوە بە راپۆرتێکی باشیان لەسەر ئامادە کردووە ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بۆ ئامادەبوونی بەڕێز وەزیری دارایی بۆ بەشداریکردن لەو کۆبوونەوەی ئەوانەی تریژیشی لەسەرەکرێ.
گوڵستان خان گوڵستان سعید فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر دەستخۆشیتان لێ ئەەکەم کە ڕۆحی جوانەمەرێک ژینای ئەمینیتان بەرز ڕاگرت، بەڵام پێشنیارەکەم بە ڕەسمی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئیدانەی ئەو شەهیدکردنەی ئەو خانمە بکات کە زوڵمێکی زۆر گەورەی لێکراوە. زۆر سپاس. ڕۆژان خان فەرموون. بەناوی خوای گەورە ڕۆژان حەمەڕاش بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تەنها یەک بڕگە هەیە کە ئاماژە دەدات بە پێشنیازی یاسا و بڕیار ئاڕاستی حکوومەت بکرێت و ڕایان وەربگیرێ ئەگەر ئەو پێشنیازە لێکەوتەی دارایی هەبێت بۆیە جگە لەم ڕایە هیچ وەڵامێکی تر پەیڕەوی نییە سەبارەت بە پێشنیازە یاسای ناونانی چەمچەماڵ بە پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان. پەرلەمان مولزەم نییە ڕای وەزیرێک بە بڕیار ئەژمار بکات جگە لە بڕگەی 2 مادەی 79 داوا لە سەرۆکایەتی بۆیە داوا لە سەرۆکایەتی پەرلەمان دەکەم و لەسەر جەم ئەندامان بەپێی پەیڕەوی ناوخۆ ئاماژە بە وەڵامی حکوومەت کە باز لە لێکەوتەی دارایی نەکراوە لە وەڵامەکەیانە ئەو پێشنیازە یاسایە بخاتە بەرنامەی کارەوە خوێندنەوەی بۆ بکرێت. سوپاس. زۆر سپاس. کاک عەلی. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە چەند یاداشتێکمان دامن گرنگترینە و یاداشتانە باسەکەم کە ناردومانە بەداخەوە ماوەی ساڵێک ئێمە بە چەندین یاداش داوای دانیشتنیەکەین لەسەر هەم دۆخی سلێمانی هەم ئەو دوو ئیدارەیە سیاسی کە هەیە لە کوردستانە بەڵام ناکرێت لە نەتیجەی ئەوە ئێستا سەدان پرۆژە ڕاگیراوە ئەوە خەڵکمانی گرتووە لەبەر نەبوونی جادە تەنانەت تەنیا ئەمساڵ 300 ملیارد دیناری خەڵک لە بانکەکانە بەکارهێنراوە بۆ تاواکردنی موچە دەیان کێشەی تریش. ئەگەر هەر مەنتیقەیەک داهاتی خۆی بۆ خۆیەتی لە داهاتی خۆی پرۆژە بکات دەرمان بکرێ ئەوە بکا وەزیفەی حکوومەت یاریەم چییە؟ وەزیفەی وەزارەتەکانمان چییە؟ بۆیە هیوادارین ئەم بابەتە بخرێتە بەرنامەی کارەوە. بابەتێکی تر ئەوش داوای دانیشتمان کردووە پەیوەندی بە هەموو خەڵکەوە هەیە. داواکاری گشتی ئەڵێ ئەم دانانی کامێرای تیژڕەویە لەلایەن کۆمپانیاوە نایاساییە دژی بەرژەوەندی گشتیە هەمومان ئەبین بە کرێکی چەند کەسێک داوامان کردو ئەوش بخرێتە بەرنامەی کارەوە هیواداری جوابێردووکیانە بێت. سپاس کاکانی. وەکو باسم کرد زۆرێک لە یاداشتەکان خاڵی هاوشێوەی تیا بۆ لیژنەی دارایی ڕاپۆرتێکی باشیان ئامادە کردووە و دانیشتەکە لەسەر کرێر کات بەڕێز وەزیری دارایی ئامادە بوو. کاک چیا؟ بەڕێز سەرۆکی پەرلەمانی بەڕێز سەرۆکی پەرلەمانی دماوای بوریدا لە سنوورە کەرکووکێ چەندین قوتابخانیز بە زمانی کوردی هاتینە داخستن و ئەف قوتابخانە کرینە زمانی عەرەبی و ئەوە مەترسیە لەسەر هەبوونا کوردالڤێ دەبەرێ و بە عەرەبکردنا قوتابخانە لە سنوورە کەرکووکێ داخواست جنابێتە دەکەم کولیژنەی پەیوەندیدار و مادە 140 ڕاست بەرن دەگەل پەرلەمانتارێ منێن بەغدا چارەسەریاوی بابەتی بێتەکردنێ و ئەوە مەترسیەکە لەسەر هەبوونا کووردا لەوی سنووری و زۆر سپاس. پێشتیش دوو کۆبنەوەی باش کراوە لە نێوان لیژنەی ناوچە کوردستانیەکان لەگەڵ دەستەی ناوچە کوردستانیەکان وەکرێ لیژنەی ناوچە کوردستانەکان متابعەیەکی ورتری و بابەتە بکاتەوە. کاک سەروان. بە ناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە چەند یاداشتێکمان لە لێژنەی خۆمان لێژنەی پێشمەرگەداوە بۆ سەبارەت بە ئەرکی زۆری پێشمەرگە ئەوە 3 ساڵ و چەند مانگەمە هاوار دەکەین لەسەر ئەوە هەموو وەڵامەکانمان نابەجێ دراوەتەوە لەلایەن خودی وەزارەتەکەەوە ینی خودداش قبول ناکەتەوە. ئێستا من لێرە بە ئێوە دەڵێم بە سەرۆکاتی پەرلەمانم گوت بە هەموو پەرلەمانتارانم گوت کەچی هەر وەک خۆی مایەوە بەڵام لێرە ئەگەر کەناڵێک دەستگایەکی خێرخوازی ئەوە بگوازێتەوە بۆ سەرۆکی هەرێم وەکو فەرماندەی گشتی هێزەکانی لەشکری کوردستان و بۆ سەرۆکی حکوومەت غەدر لە پێشمەرگە دەکرێت ڕۆژ نییە پێشمەرگە تووشی ژن تەلاقدان نەبێت یعنی تاکە ئێمە بێدەنگ بین ئەگەر پێشمەرگە نەبووە ئێمە لێرە دەبووین هەرێم دەبوو ئاڵا دەبوو پیرۆزی دەبوو بۆچی بەدەنگ ناین. ئەوە یەک. دووش سەبارەت بە یاسای خانەنشینی هێزەکانی ناوەخۆ یعنی بەڕاستی ئەمن و ئەمانیمە هەموو لە دەستەوانە کەچی هەمومان پاڵکەوتون و هیچ شتێک بۆ ئەوان نەکراوە وەک خۆی هێڵدراوە 3 ساڵە وەک خۆی هێڵدراوە بۆ بەدواداچوون ناکرێت بۆ لێژنەکان جوابی دروست یان وەزارەت وەزیر بۆ جواب ناداتەوە یعنی خۆ وەزیر لە ئاسمانەوە نهاتووە با جواب بداتەوە جوابی هەموو ئەو پرسیارانە بداتەوە ئەو داوانش بداتەوە کە ئێمە تەڵەبیان لێ دەکەین. دەست خۆش کاک. بۆ وەزیر گەورەتر کراوە لە پەرلەمان. دەست خۆش کاک. بەڕێز سەرۆکی پەرلەمان نووسراوەکی ڕسمی بەڕێز وەزیری دارایی هەیە لە 14 ئەم ساڵ ینی 2022 دەرچووە کە نابێتن هاوسەر دایک باوک خوشک برا کوڕ کچ پێکەوە لە دایرەیەکی حکوومەت داوام بکەن لە وەزارەتی دارایی. هیچ ئەم ڕێنمایە پشت بە هیچ سەنەدێکی قانونی نابەستێت ناقانونیە ئەرکی پەرلەمانی کوردستانە دامەزراوەیەکی حکوومەت
قەرارێکی ناقانونی دەربکەن ئەو قەرارە هەڵبۆشێنێتن ئێمە قانونی ژمارە 14 ساڵی 1990 بەرزەفکردنمان هەیە فەرمانبەران یاسای خزمەتی شارستانیەت هەیە ئینزیبات هەیە لە دایرەک ئەگەر کابرا ژنی لەگەڵ بێتن ژنەکەی ئەو دایرەی بەکارهێنا ئیجراعاتی قانونی لەگەڵ ئەکرێتن بەڵام ناکرێتن تو بڵێ ئەمە نابێ پێکەوە بێتن چونکە هیچ سەنەدێکی قانونی نییە داوا لە بەڕێزە دەکەم لە سەرکاتی پەرلەمانەکەم ئەم قەرارە هەڵبۆشێتەوە چونکە نابێت شتێکمان لەرێ کاک بووی ئاراستەی ئێستا تەسلیمی جەنابتان دەکەم کاک دیاری بە ناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 98 بڕگەی یەکەم پێویستە ئەنجومەنی وەزیران لە مانگی تشرین یەکەمە پرۆژە یاسای بودجە بێنێتە پەرلەمانی کوردستان 9 ساڵە و ئەم 4 ساڵێک ئێمە لەم خولەی پەرلەمانی کوردستانی وە لە کۆتایی تەمەنی ئەم خولەی پەرلەمانی کوردستانین بۆ تاوەکو ئێستا ئەنجومەنی وەزیران پرۆژە یاسای بودجەی نێناوتە پەرلەمانی کوردستان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە پێی پەیڕۆ کە پارێزەری پەیڕۆ و یاسان لەسەر ئەم حەقا تا ئێستا نەهاتوونەتە دەنگ و زەختیان نەکردو بۆی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجە بێنێتە پەرلەمانی کوردستان ئەگەر پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان هەموو کێشانەی پەیوەندیان بەدا مزراندن و بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست و مامۆسایانی وانە بێژ و تەنانەت پرۆژە یاسای خانشینی هێزەکانی ناوخۆ هەموو ئەوانی دیکە لەم پەرلەمانی کوردستانەوە چارەسەر دەبێەوە ئەم پەرلەمانی کوردستانە لەم دۆخی کە ئێستا تێکەوتۆ ناتوانێت هیچ قەرارێک بدات تەنانەت ئەوەی کە هەر پرۆژە یاسا و هەر بابەتێک پەیوەندی یان ڕەهەندی دارایی هەبێت لە نێو پرۆژە یاسای بودجە پەرلەمانی کوردستان دەتوانێت چارەسەری بکات یەکەم دووەم داوا دەکەم بە پێی مادەی 43 بڕگەی دووەم لیژنەیەکی کاتی دروست بکرێت لە لیژنەی ناوخۆ لیژنەی یاسای لە پەرلەمانی کوردستان لیژنەی کاروباری کۆمەڵایەتی لەسەر زیندانیانی بادینان ئێستا ماوەی یاساییان تەواو کردووە بەڵام ڕێکارەکانیان بۆ ڕاناپەڕێنرێ و یاسا پێشێل لەکرێ بۆی داوا لە سەرۆکاتی پەرلەمانەکەم نەیەڵێت یاسا پێشێل کرێت زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمانی پاڵپشت بە مادەی 66 خاڵە یەکەم یاداشتێک فەرمی ئاراستەی سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانی کرد بە ئیمزا 22 پەرلەمانتارە ji bo yekê rûniştineka taybet li ser pirsa desteserkiriyên badînan bihête encamdan ku di rewşeka nalabadan hem di nava çaksaziyê da hem di nava girtîgehên asayişê da lê heta ku vî demî ku 20 roj li ser tê paran heta ku vî demî jî hiç rengekî neyxistiye barnamekar û hiç walamek nebûye di demekî da babetên nek pêtivî ji bo jiyana evrûke belkû babetên hiç peywest bi jiyana rojane hawlatiyan vene êxistîne barnamekarî bo nimune jî ta kengî Parlemanê Kurdistanê mafên hawlatiyan parastîne heta ku evrûke bi piştniyaze yasayekî xandina duyê bu parastina mafên ajalê li Herêma Kurdistanê biket. Lewra pêwîst e babetên pêwîst bi jiyana hawlatiyan ve bêxîte barnamekarî nek babetên lawekî. Zor spas kak Sipan. Teşri' erkî serekî Parlemanî Kurdistan'a ew babetanaşkan babetî yasayîn û babetî lawekînîn û Parlemanî Kurdistanî ji dirêxî nekirduwa. Kak Ebubekir. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاماژە بە مادەی 24 بە هەر چوار بەرگەکەیەوە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئێمە دوو هاوپیشەمان لەم پەرلەمانە مژدەخان و کاکڕزگار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕوبەڕووی تونند و تیژی و سوکایەتی بوونەوە بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان هیچ هەڵوێستێکی نەبوو کە ئەوە ئەرچی سەرۆکایەتی پەرلەمانە بەپێی ئەم پێڕەوە بەرگری لە ئەندامانی پەرلەمان کار لە کاتی چاودێریکردن و یان هەر ئیشێکی تری خۆیان کە ئەنجامێدەن کە پەیوەندی بەکاری پەرلەمانیانەوە هەیە دووەم بەپێی مادەی دوو لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و یاسای ژمارەیەکی ساڵی 92 یاسا بژاردننی پەرلەمانی کوردستان ئێستا لە هەندێک مەرزەکان زیاتر لە 6 جۆر هێز هەیە کە چاودێری ئەو مەسەلەی داهات و هاتوچۆکە کە ئەمە پێویستە یەک هێز هەبێت لەژێر چەتری وەزارەتی ناوخۆدا بەڵام پۆلیسی محەلی هەیە پۆلیسی سنوور هەیە ئاسایش هەیە هێزی تر هەن کە ئەمانە گومان نەکرێت کە ئەو داهاتی کوێکەنەوە کە نەگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت. دەست خۆش بەڕێز مامۆستا بەکر سەبارەت بە مژدەخان لەگەڵ کاک ڕزگار سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لیژنەی ناوخۆی ڕاستپاردووە کە لیژنەیەکی لاوەکی پێک بێن و بردووەچوونێکی ورد و هەردوو بابەتەکە بکەن و لە نەتیجەکەش ئاگادارمان بکەنەوە. کاک سەرکۆ. بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە دەی سێی 2020 پێشنیازە یاسامان پێشکەشی جەنابتان کرد لەسەر هێزەکانی ناوخۆ ئاسایش و دواتر چەندین جار یاداشمان داوە بە سەرۆکایەتی پەرلەمان کە ئەم پرۆژە یاسایە بێنرێتە پەرلەمان و چەند جارێک لەگەڵ وەزیر و لە ئەنجومەنی وەزیرانە کارەکراوە بەڵام فەرموو کاک زیاد کاتەکەشت تەواو. بەڕێز سەرۆکی پەرلەمان
دیارە لە ڕابردووە سیانزای ئاداشتی ئەندامانی پەرلەمان کە بە مادەی 6 پێشکەشیان کردووە ڕوبەڕووی لیژنەکەمان لیژنەی دارایی کراوەتەوە. ئێمە ماوەی 3 مانگ خەریکی ئامادەکردنی راپۆرتێک بووین ڕەنگە ئەو راپۆرتە بەشی زۆری وەڵامی ئەو پرسیارانەی کە ئێستا ڕوبەڕووی جەنابتانە بێتەوە تیا بێت داواکەین لە ماوەیەکی نزیکە لە ماوەیەکی نزیکە دانیشتێکی تایبەت بکرێت کە وەزیری دارایی ئامادە بێ لێرە بۆی راپۆرتەکە پێشکەشکەین وەڵامی هەموو پرسیارانەش باتەوە کە ئەندامانی پەرلەمانی کوردستان هەیەە لێ. زۆر سپاس. خات و شیرین ئەمین. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پاڵپشت بە مادەی 43 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دیارە ژمارەیەک گەنج و چالاکوان لە سنووری کەلارەوە ئیداری گەرمیانەوە ڕێگای نێوان کەلار سلێمانیان بەپێ بڕیوە و ماوەی چەندین ڕۆژە لە بەردەم نووسنگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی دەستیان دا و تەمانگردن بۆیە بە پێویستی دەزانم پەرلەمانی کوردستان پاڵپشت بە مادەیە لیژنەیەکی تایبەتمەند لیژنەیەکی کاتی پێک بهێنێت بۆ ئەوەی بەدواداچوون بکرێت لە کاتێکدا بەپی پێویست داهاتی گەرمیان داهاتێکی هێندە زۆرە ئەتوانین بڵێن ئەگەر کەمترین لە نیوەی داهاتی مانگێکی گەرمیان بۆ ئەو ڕێگایە خرج بکرا ئێستا ئەو ڕێگایە تەواو بوو لە کاتێکدا ئەو ڕێگایە بووە بە ڕێگای مەرگ بەڵام بەداخەوە لە 12/6/2022 ئەنجومەنی وەزیران بڕیاری خرجکردنی 6 ملیار دیناری داوە تاوەکو ئێستاکە 1 دینار تەملیک نەکراوە بۆ خرجکردنی ئەو ڕێگایە بۆیە داوا دەکەن پەرلەمانی کوردستان هەم هەڵوێستی هەبێت و هەم جەخت بکاتەوە بۆ ئەوەی ڕێکاری دروست و گونجاو بگرێتە بەر بۆ تەواوکردنی ئەو ڕێگایە. کاکەشان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمویست لەبارەی خانمشینی هێزەکانی ناوخۆ قسە بکەم قسەکانم کرا دووبارەیان ناکەمەوە. سپاس. کاک مەمە ئەسکەندەر. سپاس. کاک حاجی سەفین. بە ناوی خودای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دەمێ ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر پارەی زوتیاران ئەمێن بە دوواداچوونەکەم کردیا لە بانکەکانی ئەو بانکانەی کە پارەی زوتیارانی لێ دابەش دەکرا لە ساڵانی 2014 و 15 و 16 داتایەکم وەرگرتیا سەرۆکی پەرلەمان ئێستا لە ساڵی 2014 2 ملیار و 102 میلیۆن و 790 هزار دینار لە 2014ەوە پارەی فەلاحان لە بانکی ماوە دابەش نەکراوە 4 ملیار و 229 هزار و 361 هزار دینار لە بانکی حەدیاب ئی 2015 ماوە پارەی فەلاحان دابەش نەکراوە لە بانکی حەمرین 3 ملیار و 313 هزار و 308 میلیۆن 2016ەوە ئەو پارە لە بانکی ماوە دابەش نەکراوە 562 میلیۆن و 801 هزار و 500 دینار لە بانکی شیرین ماوەی 2015 سایلۆی مەخمور دابەش نەکراوە 152 میلیۆن و 677 هزار دینار لە بانکی شیرین ماوەی 2014 لە پارەی سایلۆی مەخمور دابەش نەکراوە. ئایا چێ بەرپرسیارە ئەو پارە لەبەر چ لە ساری 2014ەوە ئەو پارانە ماوە دابەش نەکراوە ئەمە هاوارمانە لۆ فەلاح دەرێن کاکە پارە لە حکوومەتێ نماوە کەچی ئەو پارە لە بانکەکان ماوە ئایا چێ بەرپرسیارە دەست خۆش کاک حەزیان دەست خۆش بابەتێکی گرنگە ئەکرێ بەڕێز سەرۆکی پەرلەمان تەواومان نەکرد بوو دەمێ ئەوەکەی تەواو بکەم ڕوونکردنەوەیە دەمێ ئەوە بکەم غەدر کرا لە فەلاحان ئەو پارەیە کە لە 2014 و 15 لە بانکی ماوە ئایا چێ بەرپرسیارە ئەو پارە لەبەر چ خەواندرا لەو بانکانە لۆ دابەش نەکراوە پێویستە پەرلەمان لێژنەیەک دروست بکە بە دوواداچوون بکە لەسەر ئەو پارانە چۆن ماوە هەتا ئێستا دابەش نەکراوە و پارەی فەلاحانە ئەوەش هەموو بەداتا لە بانکەکان هیناوە نووسراوەکان جەناب لە لیژنەی کشتتوکاڵی لیژنەی کشتتوکار ڕاستپێرین بە هەمانگی لەگەڵ لیژنەی دارایی بە دوواداچوون بۆ بابەتە بکەن. مامۆستا عومەر. بە ناوی خۆی بەخشندەی میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە 6/9/2022 واتە 14 ڕۆژ پێش ئێستا ئێمە یاداشتێکمان لەسەر کێشەی دابەشکردنی نەوتی سپی ماڵان پێشکەش بەوەی بەڕێز کردووە لە 8/9/2022 لەسەر کێشەی کامێرەکانی تیژڕەوی لە سلێمانی و دانیان بە کۆمپانیای کەرتی تایبەت کە ئەمە هەڵایەکی زۆر گەورە ناڕزایەکی زۆر گەورەی خەڵکی لەسەر تکایە ئەم یاداشتانە کە یەخەنە بەرنامەی کارەوە
ئەگەر ئەوە پێویستی بە حکوومەت بێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە 1/12/2021 ئێمە پێشنیازە بڕیارێکمان جەخت لێ کردەوە لەسەر دەستپێکردنەوەی پلەبەرچینەوەی مامۆستایان و فەرمانبەران بە پێی مادەی 8 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئەگەر ئێوەی بەڕێز لیژنەی یاسایی پێشنیازە بڕیارەکان ڕەت کردینەوە ئەبێ ئەوەی بەڕێز بیانە ناو هۆڵی پەرلەمان لێرە بڕیاری لێ بدەین نۆ دانەمانگە ئەو پێشنیازە بڕیارە هەر نازانین چارەنووسەکەی بەکوێ گەشت جەنابەت ئەرکت پاراستنی پەیڕەوی ناوخۆیە جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆیە بە پێی مادەی 8 تکایە ئەو پێشنیازە بڕیارە بیانە هۆڵی پەرلەمان با لێرە قەرار بدەین پلەبەرچینەوەی مامۆستایان و فەرمانبەران دەست پێ بکاتەوە لە کاتێکا هێزەکانی ناوخۆ پێشمەرگە بە دەستخۆشیەوە دەستی پێ کردوێتەوە هەر سێ سەرۆکایەتێکەش دەستیان پێ کردوێتەوە زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر دوو خاڵ قسەیەکەم یەکەم ئەو یاداشتانەی کە قسەی لێوەکرا یاداشتەکان ڕاستە نێراوە بۆ لای حکوومەت بەڵام مەوعیدی دیاریکراو نیە بە تایبەتی هەنێکیان یعنی بۆ نمونە چارەنووسی مامۆستایوانە بێژ ئێستا دەوام دەستی پێکردوێت ئەوان چاوەڕێی دانیشتنی پەرلەمانن و گرێبەستەکان بە هەمان شێوە پلەبەرزکردنەوە بە هەمان شێوە و هاکەزە یاداشتەکانی تریش ئەکرێ ئەمە زوو بخرێتە بەرنامەی کارەوە بۆی ئەوانش بە چاوەڕوون بن ئەمە خاڵیە خاڵی دووەم منە مەوە پرسیار لە سەرۆکایەتی پەرلەمان بکەم تا ئێستا دوو یاداشتشم کرۆ بە سەرۆکایەتی پەرلەمان بەڵام وەڵامیان نەبووە لەسەر ئەوەی وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان بە چ مادەیەک بە چ حەقێک پێشنیازە یاسای پەرلەمان ڕەدەکاتەوە بۆ نمونە ناونانی چەمچەماڵ بە پایتەختی شەیدان و ئەنفالکراون وەزیری هەرێم بە نووسراوێک ڕەدی کردوێتەوە پێشنیازە یاسای مناڵەوەندبووەکان لە دیادەی کۆچە بە کۆمەڵەکان وەزیری هەرێم بە نووسراوێک نردوتی بۆ سەرۆکایەتی پەرلەمان ڕەدی کردوێتەوە کە ئەمە بە پێی مادەی 79 و 8 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئەرکی سەرۆکایەتی پەرلەمانە بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی یاسایی ئەو بابەتە یەکلایی بکەن و نەک وەزیرێکی حکوومەت دەستخۆش بەدرێخان بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشگیری قسەکانی خاتوو سەرچنارەکەم لەسەر مامۆستایانی وانەبێژ و خاتوو شیرین ئەمین کە باز لە ئەو گەنجە چالاکوانانەی گەرمیانەکە کە ماوەی 8 ڕۆژە لە بەردەمی نووسینگەی پەرلەمانان ئێمە یاداشتێکمان ناراسی سەرۆکایەتی کردووە بەڕێز سەرۆکی پەرلەمان زیاد لە 40 کەس واژووی لەسەر کردووە بانگشتی وەزیری ئاوەدانکردنەوە و داراییمان کردووە تێچووی ئەم ڕێگە و بانە کە بەرەوزستان دەڕۆین ساڵانە سەدان کەس ژیانی لە مەترسیدایە بۆیە مەفروزە ئەو یاداشتەیشی پێ بکرێ هەردوو وەزیری پەیوەندی داربانگێش بکرێ ئەو 6 ملیارەی کە بڕیار دراوە تێچووەکەی زۆر نییە بۆ حکوومەت ئومێ دەکەین بە زووی جێبەجێ بکرێ زۆر سپاس کاک یاسین بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە بەڕێز سەرۆکی پەرلەمان هەموو ئەو برادرانەی باسی هێزەکانی ناوخۆیان کرد دووبارە ناکەمەوە باسی بودجەیان کرد دووبارە ناکەمەوە بەڵام دوو خاڵ هەیە دەمەوێت ئیشارەت پێ بدەم یەکیان ئەوەیە حکومەت و پەرلەمان لە شوێنێکێ پێی دەڵێن ناستی جگە لە بەڕێز سەرۆکی حکومەت و جێگەری سەرۆکی حکومەتی بەس ئەو دوێ لێنە دەنا وەزیر و ئەندام پەرلەمان وەرەمووی لێنە بەبەر چاوی ئەو هەموو حکومەتەیدا کۆمپانیایەکی تورک هەستا 150 داری 10 ساڵەی بڕی کەس نوقەی لێ نەهات بۆیە داوا لە بەڕێزت دەکەم لۆژنەیەک پێنج مێندێک کە ئەو کۆمپانیا بۆ ئەو دارانێ بڕیوە خاڵەکی دیکە لەو کاتێک کە بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان هاتۆتە دەڤەری ڕاپەڕین بڕی 4 ملیاری بۆ دووسایدی ناو بازاری ڕانێداناوە هەتاکو ئێستاکە کەس نازانێت ئەو پارە سەرف کراوە سەرف نەکراوە زادەکەوە خۆی ماوە خاڵێککە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لێرە کانە دیفاع لە ئافرەتان دەکەین بەڵام ڕۆژانە سەدان ئافرەت بە ناوی شەڕەف و ناموز دەکوژرێ کەس نوقەی لێ نایە بەس تەنانەت لە فەیسبوک لایکەکی بۆ دەکەنەوە هەتاکو ئێستا کێشەی ماریا کەس نازانێت بۆ کوژرا و بۆ نەکوژرا کەس نوقەی لێ نهات سپاس کاک دەستخۆش ئێستا تاوتوێی خوێندنەوەی دومی پێشنیازە یاسایەکی زۆر گرنگەکەین زانم ماوێتی کاک ئەڵێم جوابی کاک یاسینە کاک جەلال فەرموو پەلەتە بەنای خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان وەک دەزانرەیەکێک لە وەزیفە و مەهامە گرنگەکانی پەرلەمانی کوردستان چاودێریکردنی جێبەجێکردنی یاسا و بڕیارەکانە هەر بۆیە پێویستە باج و ڕسومات و زەریبە لە چوارچەوەی یاسا ڕێکخرێ بەڵام ئەوەی ئێستا بەدی دەکەین لە چەند ناوچەیەکی دیاواز چەند کۆمپانیایەک دروست بوون کە لە دەرەوەی یاسا باج و بە جۆرێک لە سەرانە لە هاوڵاتیان و خاوەنکارەکان وەردەگرن و بە نمونە کۆمپانیای ناترۆن لە سنووری کێڵگەی غازی کۆرومۆر کە ماوەیەکی زۆرە لە هەموو ئۆتۆمبیلێکی کۆمپانیەکان کە داخلی کۆمپانیای غازی کۆرومۆر دەبن و تەنانەت هەندێک جار لە هاوڵاتیانی سنوورەکەش
هەر ئۆتۆمبیلێک بڕی $100 وەردەگرن لە دەرەوە یاسا و ڕێنمایی و دوێنێ چەند خاوەنکارێک ویستویانە کۆ ببنەوە دژی ئەم نائەدالەتیە هەندێکیان دەستگیر کراون لە دەرەوەی بڕیاری دادگا بۆیە داواکارم لیژنەیەک پێک بهێنرێ لە پەرلەمانی کوردستان بۆ بە دوواداچوونی ئەم بابەتەوە هەروەها بۆ خاڵێکی تر بۆ نازناوی شەهیدان و ئەنفال بۆ پایتەختی شەهیدان و ئەنفال بۆ شاری چەمچەماڵ پشتگیری هەردوو هاوڕێم خاتو سەرچنار و ڕۆژانخانەکەم هیوادارم پیاچوونەوەی بۆ بڕیارە بکرێ و سوپاس. کاک حاجی هەڵکەوت. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان کێشە و گرفتێک بەرۆکی دانیشتوانی گوندنشینەکانی کوردستانی گرتووە. باڵێ کاک حاجی فەرموو. کێشە و گرفتێک بەرۆکی دانیشتوانی گوندنشینەکانی کوردستانی گرتووە بەهۆی ئەوەی کە ئەیانەوێ بڕۆنەوە دێهاتەکانی خۆیان و خان و دروستکەن و بۆ ئەوەی لە کوردستانە پەرە بە بواری کشت و کاڵی بدەن. ئەوای حکوومەتی هەرێم ئاسانکاری بۆ بکردایە بەڵکو بەداخەوە حکوومەتی هەرێم و ئیدارەکان بە تایبەتی سنووری ئێمە سلێمانی و دەڤەری شارەزور ڕێگریەکەن لەو خەڵکەی بڕۆن بۆ دێهاتەکانیان خان و ئەکەن خانەکان ئەڕوخێن بەهۆی ئەوەی گوایە ئەم ماڵانە کە ڕۆیشتون لە سنووری دیانین. کادی خۆی کە دێ لە پێش دوای ئینتیفاضەکە خەڵک دروست بووە بۆ نمونە من بابی خۆم یەک نەفەر بووە لە ماڵێکا بووە ئیتاگی ئێمە 18 کەسین. ئایا ئەو گوندە عنی سنوورەکەی بۆ زیاد نەکرێ خەڵکی داماوتی بکە داوا لە بەڕێستانەکە بنووسرایە بکەن بۆ ئەنجومەنی وەزیران بە تایبەتی ئیشارەت بدرێ بە وەزارەتی کشت و کاڵ و شارەوانی فراوانی گوندەکان بکرێ بە بڕیارێک لە 300 متر کەمتر نەبێت لە 500 متر زیاتر نەبێت بە سنووری دیەکە بۆ ئەوی خەڵکی بتوان ئەو لەو کێشە و گرفتە ڕزگاریان بێ و پشتگیری قسەکانی بەڕێز کاک سەروان نەرکیشەکەم. زۆر سپاس. مژدەخان. بەناوی خوای گەورە و میهرەبان سەرۆکی پەرلەمان وەک ڕوونە دوو مانگ جارێک سێ مانگ جارێک پاکەوانان گربوونەوە دەکەن و خۆپیشاندان دەکەن دژی ئەوەی کە موچەکانیان پێ نادرێ بەداخەوە هەر ئای بە پێشی بگوترێ موچە 300,000 دینارێک بەرامبەر ئەوە کارە زۆرە هەم پاکەوانانی تەندروستی هەم ژینگە پارێزان لە هەڵەبجە لە ڕانیە لە چەمچەماڵ لە سلێمانی لە سنووری پارێزگای سلێمانی بەگشتی دوو مانگ جارێک سێ مانگ جارێک ئەمانە دەبێ خۆپیشاندان بکەن و شارەکان ژێر خۆڵ و زبڵ خۆڵ و خواشاک بکەون کەمە لە ڕووی تەندروستیشەوە خراپە. بۆچی نەخراوەتە بەرنامەی کارەوە و یاداشتمان کردووە ڕەتان کردەوە بیانی ئەوەی کە راپۆرتێکی لەگەڵ پێشکەش نەکراوە هەمیشە دەبینین کە لە شاشەکانەوە ژینگە پارێزان لە شەقا من هەیە 6 مانگە موچەی وەرنەگرتو موچەکە 300,000 دینار بێ و 6 مانگیش بێ وەرد نەگر پێ دەبێ چۆن بژی ئەوەم تەنانەت لە خەسخانەکاندا پاکەوانانی تەندروستی ناهێڵن نانیش بخۆن یعنی ئەوانە هەر یان ئینسانی ئەوانە مافیان پێ نادرێ سەبارەت بە ڕێگەی کەلار سلێمانی ڕێگەی دووسایدی بینی ڕانیە هەولێر ڕانیە سلێمانی عفو دووسایدی کۆیە هەولێر سلێمانی هەولێر ئەوانە داواکارین بە زووتری کات بخرێتە بەرنامەی کارەوە برادرانی کەلار هەژ ڕۆژە لەسەر شەقا من سەبارەت بە کاک لوقمان سوپاس کاتەکە تاوە کاک فەرموو کاک لوقمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە پێیانەینە وەرزی زستان بە تایبەت لە ناوچە سنووریەکان کە پێویستیان بە دابەشکردنی نەوتی سپی هەیە ئێستا هەڵمەتی بڕینەوەی دار دەستی پێکردووە دار هەیە تەمەنی 100 ساڵە ئەبڕێتەوە هاوڵاتی لەبێ ئەوەی کە توانای دابینکردنی نەوتی نییە کە بەرمیلێک نەوت لە ئێستادا بە 270,000 دینارە کە قەت نەوت بەو شێوەیە نرخی بەرز نەبووتەوە بۆیە ئەمە خەتەرێکی زۆر گەورەی لەسەر ژینگە دروست کرێ و هەوڵاتی بەناچارە پەناباتە بەربڕینەوەی دار بۆیە داوا ئەکەین پەرلەمانی کوردستان لەسەر ئەم پرسە بە زدی هەڵوەستە بکە و حکوومەت و لایانی پەیوەنددار ڕابسپێرێ وێڕای ئەوەی کە نەوتی پێویست دابین بکە کاریش بکالەوە دابەزاندنی نرخی نەوت چونکە هاوڵاتیەک لە ناوچە سنووریەکان بە تایبەت پێویستی بەلانی کەم 6 بەرمیل نەوت هەیە بۆ ئەوی بتوانی زستان خۆی گەرم بکاتەوە. سپاس کاک لوقمان بەڕێزان زۆر بەتان باسی نەوتی سپیتان کرد بە سپاسەوە لیژنەی وزە و سامانە سروشتیەکان میوانداری وەزیری سامانە سروشتیەکانیان بە وەکالەت کردو دانیشتێکی دوور و درێژ لەسەر و بابەتە کرابوو ئەگەر بکرێ لیژنە ئەتوانێت ڕوونکردنەوەی پێویست باگەرنا دواتر ئەتوانن فەرموو کاک عەلی ئەگەر وەکو جەناب سەرۆکی لیژنە ڕوونکردنەوەی لەسەر و زانیاریی لەو کوبنەوە باس کراوە. بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان دوو گرفت هەیە دوو ئەگەر هەیە لە زستانە بەرەوکی خەڵکی کوردستان بگرێ نەوتی سپیە و غازە غازی ماڵان ئێمە بۆ هەردوو بابەتەکە کۆبوونەوەمان کرد بۆ نەوتی سپی قەرارە مانگی دە ناوچە شاخاویەکان دەست پێ بکا بە 1 بەرمیل وتی 74 ملیار دینار تەرخان دانراوە ینی پارەکە هەیە ئێمە تاکیدمان کردووە لە داهاتی محافەزات بێسەرف ناکرێت ناوتیان لە داهاتی سامانە سروشتەکانە ئەمە بەشی یەکەم بەشی دووەم ئەطرافی دەوروبەری سنتەری شارەکانە ئەبێ مانگی 11 بێ ئەوە تا ئێستا تەخسیسی مالی نییە و بەشی قۆناغی سێیەم سنتەری شارەکانە کە بدرێ ئەوش ئەکەوێتە مانگی 12ەوە 1 بەرمیلە
تاوەکو ئێسەش تاکیدمان کردووە نرخی چەنە ئەدرێت نرخەکەش دیاری نەکرا. باس دەست خۆش بۆ ڕوونکردنەوەنە گوڵستان خان گوڵستان باقی سەوسان خان. پشتیوانیم بۆ ئەو یادداشتەیەکە لەسەر ڕێگای کەلار و سولەیمانی ئاراستە دەستی سەرۆکایەتی پەرلەمان کراوە. من پشتیوانیان دەکەم و داوا دەکەم کە لێژنەیەک لە لێژنە تایبەتمەندەکان پێک بهێنرێ بۆ بەدواداچوون بۆ ئەوەی بزانین ڕێگای کەلار سولەیمانی هۆکار چییە. چەندین ساڵە ڕێگاکەی دروست نەکراوە چکە ڕۆژانە دەیان کچ و کوڕی ئەنفال کراو لەو ڕێگایە گوزەر دەکەن. بۆیە داوا دەکەم لێژنەیەک پێک بهێنرێت دوای ئەوەی کە لێژنەکە پێک هێنرا دەرەنجامەکانی دەرکەوتن ئەو کات وەزیرە پەیوەندیدارەکان بانگشتی پەرلەمان بکرێ و هەروەها سەبارەت بە ئەشکەوتی دەکان ئێمە وەکو لێژنەی کاروباری شەهیدان سەردانی ئەشکەوتی دەکانمان کرد هەروەکو دەزانن 53 ساڵ لەمەوبەر ئەو ئەشکەوتە لەلایەن ڕژێمی پێشووی بەحث یعنی کە 77 کەس بۆ ئەوەی خۆیان هەشاردا بوو لە دەستی فڕۆکەکان و ڕژێمی بەحث خۆیان ڕزگار بکەن 77 کەس لە یەک کاتدا لەو ئەشکەوتە شەهید کراون تا ئێستا یعنی ئەو ئەشکەوتە لە ڕاستیدا ڕووفاتەکانیان بە شێوەیەکی شایستە نەنێژراون. بۆیە لێرەدا داوا دەکەم لە پەرلەمانی کوردستان کە لێژنەیەک پێک بگەێنرێ بۆ ئەو بابەتەش لە لێژنەی شارەوانی لێژنەی شەهیدان لێژنەی ئاواداکردنەوە بۆ ئەوەی بە دوواداچوونێکی تەواو بکەن بۆ ئەوەی کۆمپانیای خۆراک بە ڕۆژی نیوەڕۆ لە بەرچاوی خەڵکدا لە بازاڕدا بەبێت تاوان. بۆیە داواکارم پەرلەمانی کوردستان و لیژنەی ناوخۆ ڕاستپێرێ بە لێکۆڵینەوە بە دوواداچوونی ورد لەو دیاردانە. هەروەها پشگیری سەرجەم قسەکانی هاوڕێی بەڕێزم کاک عەلی حەمە ساڵح و مامۆستا ئەبوبەکر هەڵەدنیەکەم. زۆر سپاس. شیرین خان شیرین یونس. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری تەواوی قسەکانی کاک سەرکۆ دەکەم بۆ یاسای هێزەکانی ئاسایش و ناوخۆ کە ئێمە لە 2009 پێشنیازە یاسامان تەقدیم کردووە. ئێستا پەرلەمانی کوردستان هیچ هەڵوێستێکی نەبووە لەسەر ئەوەی کە ئەوان پارێزەری ئێمەنە ناکرێت لەوە زیاتر بێدەنگ بین خەریکە کۆتایی خولەکە دەبینین و یاساکە دەستکاری نەکراوە و داواکاریەوەم هەیە دووسایدی کۆیە هەولێر 13 ساڵە بەردی بناغەیدان دراوە ڕۆژانە بە بەرچاویمەوە گەنج و لاوەکانمان لەو ڕێگایە مرجان دەبینین تا ئێستا هۆکاری چیە حکوومەتی هەرێم تەواوی نەکردووە کە بە بەرچاویمەوە بەردی بناغی دووسایدی کە دادەندرێ و هەر بەردی بناغە گەردا بندرێ ئاسانە ئێمە هەر بەردی بناغەدا بنین و تەواوی نەکەین و دووسایدی ڕانیە سلەیمانی دووسایدی کەلار سلەیمانی حکوومەتی هەرێم ئەگەر خۆی بەخاوەنی ئەو کوردستانە دەزانێ پێویستە چی کە مەرجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبینێ بە بەرچاوی خۆیەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان چەند جارێک باسی ڕێگای کەلار سلێمانیان کرد ئەگەر دەرفەتم بی بۆی ڕوونکردنەوەیەک بین وەکو لیژنەی تایبەتمەند. ئێمە لە ماوەی ڕابردووە بە مەیدانی بە دوواداچوونمان کردووە بۆ ئەو پرسە گرێی ڕێگەی کەلار سلێمانی پەیوەندی بە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری ئاوادانکردنەوە هەیە و بەشێکی ئەم تەخسیس نەکردنی پارەیە لە ماوەی ڕابردووە نەبوونی پارە بۆ لە بانکەکانی سلێمانی و جێگری سەرۆکی حکوومەت باس لەوەکە کە ئەم پارەیە بخرێتە سەرداهاتی نەوت و وەزیری ئاوادانکردنەوەش ئەم داوایان کردووە بەڵام سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران داوای کردووە کە لە بانکەکانی سلێمانی پارە بۆ ئەم ڕێگایە تەخسیس بکرێت. لە چەند ڕۆژی ڕابردووە یادداشتێک پێشکەش کراوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان داواکارین لە زووترین کاتە ئەمە بخرێتە بەرنامەی کارەوە بۆ ئەوەی تەمویلی ئەم ڕێگایە بەلایەکە بخرێت چکە بەشێک داوای ئەوەکەن کە لە داهاتی نەوت بێ بەشێک داوای ئەوەکەن کە لە داهاتی محافظەی سلێمانی بێت تاوەکو ئێستا ڕوو نییە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ دەیان ساڵی تر کاری ئەم ڕێگایە تەواو نابێت نەک بۆ ڕێگەی کەلار سلێمانی بۆ ڕێگاکانی تریش داواکەن لە زووترین کاتە کۆبوونەوەیکی پەرلەمانی ئەنجام بەناوی خدای گەورە مێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان 4 ساڵ تێپەردەوە بەسەر تەمانی پەرلەمانی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان ئێمە بەردەوام ڕەخمان لە حکوومەت گرتووە ئێستا کاتی ئەوەیە هاوتەریب لەگەڵ ڕەخنەکانمان لە حکوومەت هەرێمی کوردستان ڕەخنە لە پەرلەمانی کوردستان خۆی بگرین دوای تەواوبوونی 4 ساڵی ماوەی پەرلەمانی کوردستان ئێمە چیمان بۆ خەڵکی هەرێمی کوردستان کردووە جگە لە دەرکردنی چەند یاسایەکی پەرلەمان و یاساکانی حکوومەت هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم پەرلەمانە فەرمانگەیەکە لە حکوومەت هەرێمی کوردستان یان مۆسەیەکی سەربەخۆیە لە هەرێمی کوردستاندا بەڕێز سەرۆکی پەرلەمان بە بڕیار پەرلەمانی کوردستان گەورەترین مۆسەی یاسایی داراییە
لە هەرێمی کوردستاندا بەڵام تا ئێستاش بڕیار لە حکوومەت هەرێمی کوردستان وەردەگرێت و خازع بە بڕیاری وەزیرێکی حکوومەت هەرێمی کوردستان دەیان پرسی هەڵبە سێردراو دەیان بابەتی گشتی و گرنگ هەیە لە هەرێمی کوردستاندا وەکو هەموو هاوڕەکانم باسییان کرد لە بابەتی موچە لە بابەتی لەبەرزکردنەوە لە بابەتی پێشمەرگە لە بابەتی دامەزراندن لە بابەتی فەرمانبەرانی گرێبەست بەڵێ بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین داوا لە لیژنەی مافی ئەدافرەتانەکەین بفەرمە پێر ببوورە بەناوی خودای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر دوو بابەت قسە دەکەم یەک لەو بابەتە کێشەی چەند سەد شەهیدێکە کە لە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان بەڕێنماییەک ماوەی 9 مانگە چەند سەد شەهیدێک موچەکانیان ڕاوەستاوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەهۆی ئەوەی گوایە پێشمەرگەیەک لە دەوام هاتۆتەوە بە حادیسەی سەیارە گیانی لەدەستداوە ئەمە بە شەهید هەژمار نەکراوە یاخود پێشمەرگەیەک لە ناو کاتی دەوامە دووپشێکیان مار پێوەی داوە ئەمە بە شەهید هەژمار ناکرێت وەزارەتی شەهیدان بە پێی ڕێنماییەک هەستاوە نووسراوێکی ئاراستەی وەزارەتی پێشمەرگە کردووە گوایە ئەمانە بکرێنە خانە نشینی پێشمەرگە 9 مانگە موچەی ئەو شەهیدانە وەستاوە تاکو ئێستا لە بینی وەزارەتی پێشمەرگە وەزارەتی شەهیدان ئەو چەند سەد شەهیدە دێت و دەچێت تا ئێستا موچەکانیان وەستاوە و ئێمەش یاداشتێکمان دایتە لێژنەی شەهیدان و ئەنفالکراوان لە پەرلەمانی کوردستان و بە سوپاسەوە ئەوانیش کاریان لەسەر کردووە بەڵام تا ئێستا لەلایەن وەزارەتی شەهیدانەوە ئەم بابەتە ڕاگیراوە خاڵی دووەم سەبارەت بە پلانی پارێزگاکان بەڕێز سەرۆکی پەرلەمان چەند ڕۆژێک لەمەوبەر پارێزگاری هەولێر بەرنامە و یاخۆت وەرکشۆپێک کۆنفرانسێکی کرد سەبارەت بە گۆڕانکاری کەشوهەوا و هاتنی لافاو لە سنووری پارێزگاری هەولێر ئەمە جێگای دەستخۆشیە بۆیە داوا دەکەین پارێزگاکانی تریش لە هەرێمی کوردستان بەرنامە و پلانی خۆیان هەبێت سەبارەت بە گۆڕانکاری کەشوهەوا یاخود هاتنی لافاو بۆ ئەوەی ڕێگری بکرێن لە بەردەم زەرەر و زیانەکانی لافاوی داهاتوو زۆر سپاس زۆر سپاس دەستان خۆش بەڕێزان خاڵی پەیڕەوی تەواو بوون ئێستا داوا دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین داواکەین لە بەڕێزان لە لیژنەی ئافرەتان بفەرمون بێنە ئێرە نا کاک عەلی تەواومان کرد تەواومان کرد فەرمون ئەتوانیت مناقەشەتی مادەکەکەی فەرمون لیژنەکە بفەرمون کاک عەلی فەرمون لیژنە با بفەرمێت لیژنەی یاساییش بێن بفەرمون لیژنەی یاسایی کێ لێرێت دەستەی سەرۆکایەتی لیژنەی یاسایی کاک عەباس کاک بژار ئیجازەیە کاک جەلال لیژنەی قانونی سێ کەس لە لیژنەی قانونیش بفەرمون دەی سلام کاک سەرچاو خێر بن ئێستا ناڵێ بە پێم ئادێشتا حەوڵ راپۆرت سلام سەرچاو بەڕێز بەڵێ بەڕێزان وەکو لە سندوق بۆتان دانرا بوو راپۆرتی ڕاستێنراوی لیژنەی یاسایی لەسەر راپۆرتی لیژنەی ئافرەتان بۆیە بە پێی مادەکانی پەیڕەو بەڕێزان داواتان لێکن هەر بەڕێزێک لەگەڵ ئەوەیە بۆی وەخت بپارێزین چکە بەرنامەی کارمان چڕوپڕە هەر بەڕێزێک لەگەڵ ئەوەیە راپۆرتی لیژنە بکرێتە بنامە بۆ گفتوگۆ با دەست بەرزکاتەوە هەر بەڕێزێک لەگەڵ ئەوەی راپۆرتی ڕاستێنراوی لیژنە بکرێتە بنەما بۆ گفتوگۆ با دەست بەرزکرێت بەس بە زۆرینە پەسەندکرا فەرمون لیژنەکە دەست پێ بکەن مادە بە مادە لە ناو نیشانەوە فەرمون بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی تایبەتمەند کە ڕاستاندنی بۆ کراوە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 22 هەشتی 2022 کاتژمێر 12 نیۆڕۆ کۆبنەوەی خۆی ئەنجامدا مەبەستی پێداچوونەوە و داڕشتنی یاسای دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکانی لەگەڵ دەستور و یاسا کارپێکراوەکان بەپێی حکومەکانی مادەی 85 بڕگەکانی یەکەم و سێم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تایبەت بە راپۆرتی لیژنەی داکۆچکردن لە مافەکانی ئافرەت بۆ خوێندنەوەی دووەم سەبارەت بە پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتوێژی خێزان و ئافرەت لە هەرێمی کوردستان داش عێراق لیژنەی یاسایی ئەم داڕشتنەی خوارەوەی پێپەسەندە سەبارەت بە ناونیشانی پرۆژەکە پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای بەرەنگاربوونەوەی خێزان لە توندوتیژی لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 8 ساڵی 2011 بەڵێ بەڕێزان هەر بەڕێزێکەوێ لەسەر ناونیشان گفتوگۆ کات بە ناوی خۆی تۆمارکات
با ناوەکان تۆمارکەن لەسەر ناونیشان بە ڕێزان جارێ کرێبانە بە ڕێزان ئەبێ پێشنیازەکەش ناونیشان بێ گفتوگوی لەسەر بکرێت هەندێکەکە ڕای جیاوازیە لەسەر ناونیشان لەبێت لەسەر نەفێش ئەبێ لەسەر ناونیشانەکە خۆشانگە اینجا چینە سەر مادەکان ئەکرێ ئەویش بکرێ بە ڕێزان زۆر ئاسایە لەسەر ناونیشان و لەسەر مادەکەش بێ مادە یەکیش بخێنەوە کاکە باز باردووکی بکرێتە یەک دەیەگەر طبیعیە بە ڕێزان ئەسڵی تەشێوایە ناونیشان بەجیا بێ بەڵام هەندێک تای ڕاجیاوازتان هەیە کامیتانەوێ مە ئاسایە لە لامان چونکە خەرقێکی پێڕەوی باجیا بێت بە ڕێزان تاوە فەرمونون کێ لەسەر ناونیشان قسەی هەیە ناوی تۆمارکە کێ لەسەر مادە یەکی هەیە لە کاتی گفتوگوی مادە یەک ناوی تۆمارکە بەڵێ بەڕێزان ئەو بەڕێزانەیانەوێ لەسەر ناونیشان گفتوگۆکەن ئەم بەڕێزانن با ناوەکان بخوێنەوە گەر ناوێک نەنووسرا بوو اینجا کاکتۆر شێرکۆ کاکتۆر ئیسماعیل ڕووپاخان مامۆستا عومەر مامۆستا بەکر هەڵستان سەرچنارخان کاک مەم بورهان کاک موسلم مژدەخان بەدرێخان کاک عەبدوستار ئاشناخان دکتۆر هەورامان شنۆخان دکتۆرە شایان حەسیبەخان کەیتر کاک مەم ئەسکەند کاک مەم و کاک مسلم تاو بەڵێ کاک مەم ئەسکەندەر فەرموو کاک عەلیش باشە بەڕێ سەرۆکی پەرلەمان ناونیشانەکە وا بزانم هەڵەیە تێدا یاسای بەرەنگاربوونەوەی خێزانی بۆیە پێشنیار دەکەم بەم شێوەیە پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە خێزان و ئافرەت لە هەرێمی کوردستان داش عێراق بەڵێ زۆر سپاس حەسیبەخان بە ناوی خودای مەزن و دلۆڤان بەڕێ سەرۆکی پەرلەمان وێ ڕای دەستخۆشیم بۆ هەواڵانمان لە لیژنەی تایبەتمەند و ئەرکێشانیان بۆ ئامادەکردنی ئەم یاسایە بەڕاستی ئەوەی من تێبینی ئەەکەم زۆر جار ئێمە خۆمان ئەبینە ئەگەری ئەوەی کە پرسەکانی ئافرەت ئەوەندە زەق و بەرجەستە بکەین کە کێشەکانیان زیاتر بکەینەوە ئەگەر بێت تەماشای ناوەڕۆک بکەین باس لە خێزان کرایە خێزان تەنها لە یەک ڕەگەز پێک نایە هەم ئافرەتە هەم پیاوە بۆیە بەڕای من هەر وەک خۆی ئەوەی کە لە یاسای ژمارە 8 ساڵی 2011دا هەبووە بمێنێتەوە تەنها بکرێتە هەموارێکی گشتگیر لەبەر ئەوەی پێویستی بە زۆر مادە هەیە بەم شێوەیە لێ بکرێت پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای بەرەنگاربوونەوەی خێزان لە توندوتیژی و سوپاس کاکتۆر شێرکۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان دیارە ناونیشانەکە لە ڕووی زمانەوانیەوە کە ئەڵێ پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای بەرەنگاربوونەوەی خێزان لە توندوتیژی ئەمە لە ڕووی زمانەوانیەوە ئایا خێزان لە توندوتیژی تەواوە بێگومان تەواو نییە بۆیە پێشنیارەکەم کە بکرێ بە هەمواری یاسای هەمواری یەکەمی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی یان توندوتیژی بەرامبەر بە خێزان لە ڕووی زمانەوانیەوە پێم وایە ئاوا دروسترە سپاس بەڵێ سپاس کاک عەبدوستار بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵات سەبارەت بە ئەم پێشنیازە یاسایە کە دیارە ئەمش پێم وایە خێزان پێک دێ لە باو لە دایک لە کوڕ لە کز وەگە فراوانتریکن کە لە مادەیەک کە نووسراوە کە فراوانتریشە پێم وایە بەڕاستی بنووسێ هەمواری یەکەمی یاسای بەرەنگاربوونەوەی خێزانی توندوتیژی خێزانی
چونکە لێرەدا بەڕاستی جیاکاریە کراوە لە نێوان پیا و ئافرەدەم پێم وایە خێزان پێکاتوە لە هەمویان و جیاکاریش نەکرێ و هەر بەگشتی بەڕاستی یاساکە ئەم پێم وایە کۆمەڵێک کەم و کوڕی زۆری تێدایە و ئەم پێشم وایە دەبوو ئەم یاسایە ئەم پرۆژە یاسایە چونکە ڕەهەندی یاسایی هەیە ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە ڕەهەندی ئاینی هەیە ئەم پێم وایە دەبوو بەڕاستی بەلایانی کەم بدرا بە لیژنەی فتوا بە کۆمەڵێک زانایان لە هەرێمی کوردستان یعنی هەندێک سەرنجی خوانیان لەبارەوە بخست بە ڕوو چونکە ئێمە دەڵێن شیرازەی خێزان نەپسڕێ بەڵام پێم وایە بەو بەرگە مادانێک کە هێندێکی دوایی دێنە سەری یەک ئەم قەناعەتم وایە ئەمە شیرازەی خێزان دەپسڕێنێ کۆمەڵگەی کوردەواری پێم وایە دەبێت بەڕاستی بە شێوەیەکی ورتر مامەڵە لەگەڵ بکرێ نە بەلای ئافرەتدا ئێمە بیشکێنە بەلای بەڕاستی پیادا بشکێنرێتەوە بەڵکو خوای گەورە دەفەرمێ وەلەهن مثل الذي عليهن بالمعروف کۆتای پێهێناوە بڕێت وەکو یەک مافیان هەیە وەکو یەک ئەرچیان هەیە وەکو یەک حەقی پاراستن و بەڕاستی دەفەت پێدان و ژیان و هەموو شتێکیان هەیە بۆیە ئەم پێما دەبێت زۆر وریابین ئەم یاسار فعلەن گرینگە بەڵام دەبێت زۆر وریابین مامەڵەشی وریا لەگەڵ بکەین دەنا ئێمە نەک شیرازەی خێزان دەپارێزین لە پسڕان بەڵکو ئێمە زیاتر خێزان وێران دەکەین و دەیپسڕێنین سوپاس ئاشناخان فەرموو مایکەکەت مامۆستاگەت بژین فەرموو ئاشناخان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان تا ڕادەیەک هاوڕێیان قسەکانی منیان کرد منیش هەمان تێبینیم هەیە لەسەر زیادکردنی وشەی ئافرەت پێم وایە زیادکردنی وشەیە بەڕاستی نەک بە بەرژەوەندی ئافرەت ئەشکێتەوە بە پێچەوانەوە بە زیانی ئەشکێتەوە چونکە جۆرێک لە جیاکاری دروستکراوە ئێمە باوەڕمان بە یەکسانی جێندەری هەیە بەڵام نەک زەقکردنەوەی وشەی ئافرەت بەو شێوەیە چونکە بەڕاستی ئەمە بۆ پاراستنی خانجارە قسە لەسەر ناونیشانە بەڵێ ئاخر من لەگەڵ زیادکردنی وشەی دژ بە ئافرەتم لە ناونیشانەکە لەگەڵ ئەوەیان چکە دوایی ئەگەر ئەمە گۆڕانکاری بەسەر پەیوەندی بە کۆی پرۆژەکەەوە هەیە بۆیە ئەگەر ئێمە پێمان وایە ئەمە خێزانە پارێزین بەڕاستی خێزان لە پیا و ژن و مناڵیش پێک هاتووە بۆیە بەم شێوەیە بە تەنها تەرکیزەکە خراوەتە سەر زۆرتر چڵ کراوەتەوە لەسەر ئافرەشکە دوایەوە ئەبێ قانونێکی تر بکەین پارێزگاری لە مافی پیاوان بێ پارێزگاری لە مافی مناڵان بێ بۆیە پێشنیارەکەم یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی خێزان بێت ئافرەتەکە لا ببرێ لە هەرێمی کوردستان عێراق سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پێم وایە جیاکردنەوەی ئافرەت و ژنان لەم ناونیشانەکە جیاکردنەوەیەکی نەرێنیە نەک ئەرێنی و پێچەوانەی مادەی 14 و مادەی 29 لە دەستوری عێراق کە ئەڵێ الأسرة أساس المجتمع وتحافظ الدولة على كيانها وقيمها الدينية والأخلاقية والوطنية دوام وەک دکتۆر فاروق ئەڵێ دکتۆر فاروق ڕەفیق دەڵێ تاقە قەڵایەک لە ناو کۆمەڵگەی کوردیا بە پێوە مابێتەوە خێزانە بەداخەوە ئەم جۆرە یاسایانە هەندێک بڕگەی ئەم جۆرە یاسانە ئەوەندەی کە شیرازەی خێزان تێگەدا ئەوەی بکوژی ژنا کاتێک کە تۆ دێ سڵحی عەشاری بۆکەی بە لێبوردنی تایبەت دەریەکەی دەسەڵاتداران داڵدەیانەدەن قەڵەویانەکەن ئاشتەواییان بۆکەن ئەمە ڕێژەکانی کوشتنی زیاتر کردووە نەک بێ لێرەوە جارێکی تر پیا و ژن بخەیتە مقابلی یەکەوە لە جیاتەوەی کە خێزان پێکەوە بگونجێنی و لە لایەکی تری شەوانە لە ڕاستیە ئەم مادەیەکە هاتووە لە ڕاستیە کە ژنی جیا کردوێتوانێت لە کاتێکە پێناسەی ئوسرە لە دەستوری عێراقا کراوە لە یاسا بەرکارەکانی هەرێمی شاکراوەکە پێک دێت لە پیا و ژن و منداڵ و لە هەندێک مادەکانی تر یاساکەیە کاچینە ناویەوە مناڵ چۆن سکاڵا بکە کاتێک کە تونند و تیژی خێزانی بەرەو ڕوێ بێتەوە بۆیە من پێم وایە هەر ناونیشانەکەی پێشتر بێ ئەو وشەی ژنانە گوێ بکرێتەوە لە ناونیشانەکە زۆر سپاس شنۆخان فەرموو سپاس لەسەر ناونیشان بەڕێزە بەڵێ فەرموون با قسە بکەن فەرموون بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان
بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ناونیشان پشتیوانی لە قسەکانی ئاشناخانەکەم پێم وایە کە وشەی دژ بە ئافرەت زیادێ خێزان ژنیش و کچیش ئەگرێتەوە و هەم لە پێناسەکانیشە لە خاڵی سێم و چوارم کە پێناسەی توندوتیژی خێزانی و پێناسەی توندوتیژی دژ بە ئافرەت کراوە هەمان پێناسەیە ئەوەش پاڵپشتێکە بۆەوەی کە ژن لە ناونیشانە زیادێ. بەڵێ شنۆخان بەڵێ سپاس. بەخێراتنی بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی کاروباری خانمانەکەین. بەڵێ سپاس شنۆخان. دکتۆر هەورامان. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەورامان گەچێنەی. طبعا دیارە ناونیشانی هەر پرۆژەیەک بێ پێکەڵپێک بێت سیدقی تیا بێت لەگەڵ ناوەڕۆکەکەیە. هەر لەم ناونیشانەوە بەڕاستی ناونیشانەکە پێشەوانەیە لەگەڵ ئەو هەموارەی کە پێشکەش کراوە. هەموارەکە و بڕگە و مادە و بابەتێکی تێدایە کە ڕاستە و ڕاست پێشەوانەی شریعەتی خوایە و پێشەوانەی دەستوری عێراقە کە هەمومان دەنگمان پێداوە. لەبەرەوە بەڕاستی ئەم هێندە بڕگە و بابەتێ لەم یاسایە ئەگەر بێت و جێبەجێ بکرێت پێشەوانەی ئەم عینوانەیە کە ئەڵێ یاسای بەرەنگاربوونەی توندوتیژی بەڵکو بە پێشەوانەوە ئەم یاسایە ئەگەر بەو جۆرە بڕوا و جێبەجێ ببێ ئەبێ کەواتە عینوانەکەی ناو بنەی یاسای تەفتیتکردن و هەڵوەشاندنەوە و شپرزەکردنی خێزان. و ئەوە یەک دوو هەندێک بابەتی تێدایە کە خوا بە خوایەتی خۆی عقوبەی لەسەردا نەناوە تۆ لێرە عقوبەت بۆ داناوە و هیچ یاسایەکی سەرزەمینش عقوبێ بۆ دانەناوە. بۆ نمونە بچڕاندنی پەیوەندی خێزانی کە بە عنف لە قەڵەم دراوە. بچڕانی پەیوەندی خێزانی کەسێک ئەگەر بڵێ من ئافرەتە بڵێ من ئامۆزاکەم ئەبێ بێتە ماڵم پیاوەکە ڕازی نەبێ ئەوە بڕۆژ کاتی لە بکا بە بچڕاندنی پەیوەندی خێزانی لە قەڵەم ئەدرێت. بە جەریمە لە قەڵەم دراوە. هەندێشت هەیە لە شریعەتی خوای پەروەردگارە بە مەکرەمە لە قەڵەم دراوە بەڵام لێرە بە جەریمە لە قەڵەم دراوە. کامە ڕاستە و ڕاست پێچەوانەیە لەگەڵ دینی ئەم میلەتە بۆیە من پێم وایە ئەم یاسایە و ئەم هەموارە دەبێت ڕەت بکرێتەوە ئەسڵەن هەر مناقەشەش نەکرێت. بەڵێ زۆر سپاس. بەخێر هاتنی بەڕێزان لە ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان و تەواوی چالاکوانانەکەین بۆ پەرلەمانی کوردستان. بەڵێ دکتۆرە شایان. بناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح خاڵێکی پەیڕەویم هەیە بە پێی مادەی 91 بڕگەی سێم لە خستنە دەنگدانی ڕایەکان پێویستە ئەو ڕای دەخرێتە دەنگدان بەلایانی کەم سێ ئەندام پشگیری ڕایەکە بکات جگە لەو دوو ئەندامەی بۆ ئاخاوتن دەکەونە ڕیزبەندی کۆتایی تەنها مەبەستمەگەر پشتیوانی یەکتری نەکەین ڕایەکانمان جێگیر نابێ. لەبەرەوە من پشتیوانی ئاشناخان دەکەم قسەکانی دووبارە ناکەم و قسەکانم کراوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاگعلی حەمە ساڵە. بە ناوی خوای گەورە و میهرەبان من پێش دەستپێکی خوێنەوە ویستم نقطەیەکی نیزامی وەرگرم ڕێگەم پێ نەدرا. طبعا جگە لەوەی کە ئێمە قسە لەسەرەوەیکەین توندوتیژی خێزانی و ئافرەت بەشێ نییە لە خێزان یعنی ئەم جیاکاریە چییە؟ دوو ئێمە کێشەمان لەو یاسا نییە کە ئێستا هەیە بەرکار نییە کێشە لەوەی یاساکە جێبەجێ نەکراوە. ژن کوژناگیریە چ ڕەبتی بە فەراغی قانونیەوە هەیە. پاشان خوێندنەوەی ورد و درشتی ئەم قانونە بکە خزمەت بە ئافرەت ناکە خزمەت بە خێزانیش ناکە بەدەیان ئەدلە ینی هەمومان خێزانمانەیە و خوشکمانەیە ئەوانە یعنی ئەوەی کە شەرعێت ڕێی پێداوە کۆمەڵگە ڕێی پێداوە تۆ هاتووی لێرەیەکەی بە تاوانێکی بە جەریمە ناموێ نمونونەکان بڵێمەوە کە لە مادەی چوارە بەڕوونی هاتووە بە بۆچوونی ئەمە ینی مەسەن ئەگەر ژن و مێردێک لە ناو خۆیانە دەمەدەم و مناقەشە و دەنگەدەنگێکیانە دراوسەیەک ئەڕوا هەواڵیان لێ دەواتە خۆیان سکاڵاکار نین دواتر داواکاری گشتی ئیجبارێک لێ سکاڵا قسەی ئێمە ئەوە بووە هەر لە سەرەتاوە ئەو یاسا پێویست نییە ئێمە پێمان وایە ئەم هەموارە ڕەت کرێتەوە لە بری خزمەت بە خێزان هەڵەوەشێتەوە بە پێی ئەم یاسایە ئەگەر بێت ڕووپاخان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە هەرێمی کوردستان کە یاسا دەردەکەین چەند هۆکارێک هەیە یەک لەوانە گەر فەراغ یاساییمان هەبوو و هەروەها گەل ئیشکال لە جێبەجێکردنی هەبوو و هەروە ئێمە یاسا بۆ ڕێخستنی ژیانی خەڵک دەردەکەین پێم وایە ئەو سێ هۆکارە هیچی تێدا نییە و ئەو یاسایە ئەوەندەی کە ناوەڕۆکەکەی خێزان لێک هەڵدەوەشێنێتەوە خێزانەکان ناگەێنێتەوە یەک بۆیە من پشگیری ئەو بەڕێزانە دەکەم کە داوای ئەوە دەکەن ئەم هەموارە ڕابگیرێ
ئیمڕۆ خوێندنەوەی بۆ نەکرێت چونکە بوعدی شەرعی هەیە بوعدی کۆمەڵایەتی هەیە زۆر بەوردی دەبێت ئەم هەموارە تاوتوێ بکرێت و پێشم وانە پێویست بێ ئەم هەموارە دەربچێت چونکە ئیشکالمان لە جێبەجێکردنی یاسای پێشتر هەیە نەک ئیشکالمان لە خودی یاساکە هەبێ سوپاس دەستخۆش سوپاس سەرچنارخان بەرە سەرۆکی پەرلەمان منیشان لەگەڵ ئەو ڕەیانام کە ئەڵێ ڕەت کرێتەوە لەبەرەوەی ئێمە یەکەم فەراغی یاساییمانە دووەم کاتێک کە سەری ناونیشانەکە کە ئێمە پێش یاسای ژمارە 8 ساڵی 2011مان هەبووە یاسای بەرەنگاربوونەوەی خێزان لە تون و تیژی و لە تەطبیقاتیا ئیشکالێکی وابا بۆ دروست نەبووە دوایەوە کەیەت ئەڵێ لە دژی خێزان و لە دژی ئافرەت یعنی ئافرەت جا ئەکاتەوە هەر خۆی لە ئەوڵەوە ئافرەت کە لە ناو خێزانەوە ڕەکیزەیەکی ئەساسی خێزانە دەریەکا لە خێزان کەوە پێچەوانەی مادەی 14 دەستوری عراقیاڵێ العراقيون متساوون أمام القانون دون التمييز بسبب الجنس أما التمييز أما بيتشواني نصيكي صريحي دستوري عراقية ك بيوسنا كأفراد خزان جاب كيتوا وأما خدمة أم بيشني عزوني من خدمته وخدمة بدوزي أفراد ناكا مش لقالهم كارت بكريته. بالي سباس مجد خان. بنای خوای گەورە و میهرەبان سەرۆکی پەرلەمان منیش لەگەڵ ئەوە دام ئەو بابەتە خزمەت بە مافی ژن و خێزان ناکە بۆ هەڵوەشانەوەی خێزانە ئەگەر ئەم یاسایە خزمەت بە ژن و بە خێزان دەکا بۆچی ئەوانەی کە داکۆکی کارن لە مافی ژن بەنمونە سەرۆکی پەرلەمانمان ژنە لە دەستی سەرۆکاتی دوو کەس ژنە وەزیری سەرۆکی دەستەی مافی مرۆڤ ژنە هەموو ئەو ڕێکخراوانەی کە داکۆکی لە مافی ژن دەکەن بە بەرچاوی هەمووتانەوە ژنە پەرلەمانتارێک کە پەرلەمانتارە و حەسانەی هەیە دەگیرێ سوکایەتی پێ دەکرێت ئیهانە دەکرێت بە شەق و بە مست و بە داری کارەبایی و بە قژڕاتکێشان لە ناو بازاڕی ڕانیە بە بەرچاوی خەڵکەوە ژنێک سزا دەدرێت نە سەرۆکی مافی مرۆڤ نە سەرۆکی پەرلەمانەکەم کە ژنە من ئەندامێکم لە پەرلەمان هەر بەدەر لەوەی کە من هەر ئەندامێکم بەبێ ئەوەی کە ژنێکیش بم مەفروض بوو بەرگری لە ئەندامەکەی خۆتان بکەن لە سەری بەجاب بێن عیبێ ئەگەر داکۆکی لە ئەندامێکی خۆتان نەکەن چۆن داکۆکیتان پێ لە مافی خەڵک دەکرێت سەرۆکی پەرلەمان ئێمە پێتان دەڵین بەڕێز سەرۆکی پەرلەمان باشە سەرۆکێکی پەرلەمان کە ژنە داکۆکی لە مافی ژنێک نەکە هەموو ئەوانەی کە داکۆکی کارن لە مافی ژن من پێویستیم بە بەرگری نییە بەڵام مەبەستم بابەتە حەساسەکەی هەموو ئەنجومەنی خانمان و نازانم چی ئەوانە لەکوێ بوون کاتێک کە لە ژنە پەرلەمانتارێک درا و گیرا بە سوکایەتی و بە شەق و بەمست برا بۆ ئاسایش بەڵام یەک ژن نەهاتە جواب من ژن نەبووم من باسی خۆم ناکەم گریمان ئەگەر خۆت بی لە جێگەی من سەرۆکی پەرلەمان من لەسرت بەجواب نەیم سەرۆکی دەستەی مافی مرۆڤ کە ژنە ئەوە هەر بەدەر لە ژن مافی مرۆڤیشی تێدایە سوپاس بۆیە ئەو بابەتە هیچ داکۆکی نییە لە ژن باوەڕیان بە مافی ژن مژدەخان بەڕێز بەبێ ئەوەی هیچ یاداشتێک بدەیتە سەرۆکی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان وەکۆی کە کاک ڕزگار یاداشتی دابوو ئێمە یەکسەر لیژنەمان بۆ تحقیق داناوە بەبێ ئەوەی خۆت داوای بکەی بەبێ ئەوەی تەلەفۆن بۆ من بکەی بەبێ ئەوەی بیزانم بەبێ ئەوەی هیچ زانیارێکی ڕاستم لەسەری هەبێت جگە لە ڕاگەیاندن خۆم تەلەفۆنم ئاخر با ئەگەر دەرفەتە دەی دەرفەتە دەی قسەم لەگەڵ بەرپرسی ئیدارەی ڕاپەڕی ناکردووە قسەم لەگەڵ بەرپرسی ئاسایشی ڕاپەڕی ناکردووە قسەم لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی ڕاپەڕی ناکردووە بەس تۆ هیچ شکاتێک کە تەقدیم نەکرد بەڵێ سەرۆکی پەرلەمان ئەگەر کوژرا بامایە مەفرۆز بوو لە قەبر زیندوو بمەوە بێم شکات بکەم درێژە بێ هەیە کاکێڤیدار فەرموو بەڵێ فەرموو ئەو هاتمە ڕیش ناکات جەنابی سەرۆکی کاکێڤیدار بەڕێز سەرۆکی پەرلەمان من تقریبان قسەم هەمان قسەی برادەرەکانە ینی ئێستا جەنابەت سەرۆکی پەرلەمانی و ئافرەتی لە ماڵێکی تر بە تەنیا دەژی و پیاوەکەت و مناڵەکان بە تەنیا لە دەژین لە ماڵێک ئەکیت هەمومان لە ماڵەکەژین ئەگەر وا بێتن ئەبێ بێت یاسای بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژی خێزان دش بە ئافرەت یاسایەکی تر دش بە کوڕ یاسایەکی تر دش بە کچ یاسایەکی تر دش بە ینی من داواکەم یاسا پێشنیارەکە و های لێ بێتن یاسای بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژی خێزان و پاراستنی خێزان هاوڕای قسەی بەڕێز کاک ئەو بەکر هەڵەدنیەکەم ینی پاراستنی خێزان زۆر مهمە دەبێت لێ زیاد بکرێتن و ئەو قانونە بەو شێوە دەوڵەمەند بکرێتن بەڵێ سوپاس سەرۆکی لیژنە دوایە بێ ڕوونکردنەوە بدا ئەو ئیزافەیە بۆ کراوە لەسەر داوای کێ کراوە چۆن کراوە
هەستەکەم تێنەگەیشتنێک هەیە بەڵێ دکتۆر ئیسماعیل. بله سروکا پارلمانی از پیشگیری آوان آفنیت هات نکرن هرش دسپی که همیل گل هندی هر وقت کوکن گلیکن اک دنگن اک بوچونن کو اف زیاده کرن اف زیاده دش بجن یا جدا کرن که نیا درسته جدا کرن که گله که خرابه اف براو خوشکت آخفتین شکشکا حسیبا بگره و دکتر شیرکو بگره و مامسا عبدستار و مامسا ابو بکری و خوشکاش ناخانو همیا مامسا علی حما و خوشکار و پاک و خوشکا سرچنار دکتر هورامان مجدخان پیشگیری پشتوانی همیات کم امنا پی تی وی فی هموار کرنین و زور سپاس. بله زور سپاس. مامسا عمر. بله بنای خواه برای سروکی پارلمان بەڕاستی ئەمە یەکێک لەو شتانەی کە هەر هەمومان ئیتیفاقمان لەسەری هەیە خێزانە لەم کۆمەڵگە کە سپاس بۆ خوا تا ئێستا پارێزراوە سەلامەتە و لە باشترین خێزانەکانی دنیان و زۆر گەلانی پێشکەوتوی دنیا بێ لە بواری کۆمەڵایەتی و ژیانی خێزانی و ئەو بەهابەرزانەی لەناو ئافرەتی ئێمە هەنە بێ لێرە دەرس وەرگرن فێر بن ئاشنای کللتوری ئێمە بن لەو ڕوانەوە بەڵام بەداخەوە ئەم یاسایە هێندێ بڕگەی تایە ڕێک لێدانە لە خێزان ڕێک بە ئاراستەی هەڵوەشانەوەی خێزانە بەڕێزان من 5 ساڵ و نیو بەڕێوەبەری گشتی کۆمەڵایەتی بووم 5 ساڵ و نیو مامەڵەم لەگەڵ یاساکەی پێشوو کردووە 5 ساڵ و نیو سەرپەرشتیاری ماڵی داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراو بووم لە سلێمانی و زۆر باشە زانم یاساکەی پێشوو خەلەلی تیا بوو بەڵام لێرە خەلەلەکان نەک دەست نەبراوە بە چاکردنیان ئەسڵەن بە پێچەوانەوە ئەمە ڕێک دەستی کجەگرێ وەرە دەرەوە لە دەرەوە بچۆ نەتیجەکەشی چی لێکەین معاشێ دەینێ ژیانی بۆ دابینەکەین شوقەیە دەینێ نا بچێ لە کافتریایەکان نێرگەلە دروستکا بۆ گەنجان نابێ ئەمە بەم جۆرە مامەڵە لەگەڵ خێزان و ژنی خۆمانە بکەین بۆیە پاڵپش بە مادەی 97 داوا لە بەڕێستەکەم ئەم یاسای بخەیتە دەنگدانەوە ڕەت بکرێتەوە بنێرێتەوە بۆ حکوومەت یاخود گفتوگۆ بکرێت جارێکی تر باشتر ئامادە بکرێتەوە بەڕێزان ئەمە هەموار نییە ئەم یاسایە خۆی هەموارەکە 14 مادەی ئەسڵی یاساکە دەیە ئەمە کەی هەموارە هەموار مادەیەکە بڕگەیەکە دوانە سیانە ئەمە 14 مادە هێنراوە بۆی 10 مادەی پێ هەموارکەی خۆی یاساکە 10 مادەیە هەشتی هەموار کراوەتەوە تەنها مادە شقڵیەکان هەموار نەکراوەتەوە بەڕێزان مادەی تایە خێزان بۆ خۆی دانیشتون دەمەبەڵەیەکیان هەیە یەکێکە دوانێ بچێ نهێنی هەواڵ بدا اینجا داواکاری گشتیش مەفروزە لەسەری بچێ سکاڵا بکە کاتێک ئەزانی پۆلیس لە تەقەی دەرگاتێدا تۆ خێزانێکی ئارام دانیشتووی ئەوە چێوەڵا قۆڵبەستەکەن تۆ توندیژت کردووە بەرامبەر بەشن و مناڵ چۆن وا مامەڵە لەگەڵ خێزانەکرێ ئێمە پەرلەمانی کوردستانی بەڕاستیە بێت لە ڕوانگەی مەسلحەت ئەبێ ئەو کەسانی مەیدانیەن لە ماڵی داڵدەدانیشیان کردووە لە بەڕێوەبەراتەکانی تونند و تویژی لە سنتەرەکانی ڕاوێژکاری خێزانی کە ئێستا لە وەزارەتی ناوخۆوان ئیشیان کردووە ڕاوێژ پێ بکرێن چی مەسلحەتی ئەم میلەتەیە ئەوە هەڵبژێرین خێزان تاکە شتێکە ئەبێ هەر هەمومان داکۆکی لێ بکەین بۆیە تکایە ئەم یاسای ڕەتکەنەوە زۆر سپاس هەڵەسخان فەرموو برای سروکا پارلمانی سبارت پیشنیاز یاسایه بله 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 فرمون قسە بکەن فەرمون هەڵەسخان برای سروکا پارلمانی سبارت وی پیشنیاز یاسایه از پیشگیریا وان برای زاد کم کو دیار بویجی تانهو زورد بی مداخلاتات گل هندی دانه اف پیشنیاز یاسای بیتارت کرنه پسیارم اویش لجن تایبت من دولاینت پیوندی دار اویا آیا ما فراغک یاسایی هیا آیا فعلا الویری جدا کرنا آفرتش خیزانه اوت برجواندیا خیزانه دا یا پاراستنا شیراز خیزانه آیا آفرت نبشه کشوی خیزانه بوچی اف جوازیه اخستینه کو بویا اگری هنده پتر کیراتیا دوبرکی پیدا بتنت ناف خزانه دا برای سروکا پارلمانی دیهی از هندک کویدیا بوم الاوفیس برنگار بونا تندو تیجی دیجی آفرتا جهنین خلق لی پرینتا خاره جهنین هندی هند آفرتت اینویرین و که سکالات کن سرات تشتکی گلک بسیط دیکت بخرک او نخوشی دیتین دا بیرد مخرک او نخوشی دیتین ما همی او نخوشی دیتین بس تحمل کری افرو که پیاسای کی ریکا دای جنه کو بیتن سر تشتکی گلکی صادت جیانا و روزانه دا ظلام خویان خسیا خویان خزان خوب کشته محکمه و ببت اگری هندی معروف و عادات هین صباحی خزانه هنی اف ظلام هنی الویجنه نابورت و جارک ادی بزفرین تبع بر هندی
تماما از گل بیرو بوچونت مامۆستا عومەر گوڵپیمە کۆپ هیچ شکلێکی ئەڤە سوودی ناگەهینتە خێزانامە. بەڵێ زۆر سپاس بەدرێ خان لەسەر چییە پەیوەندی بەو بابەتەوە نییە؟ با بەدرێ خان قسەکەی بکە. نقطەی نظامی وەرنەگرتووە کاکارە؟ یەک جار بۆت هەیە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاکاران خەڵک قسە دەکا جارێ. با قسەکەی تەواوکە با قسەکەی تەواوکە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم پێشنیازە یاسایە بێگومان وەکو برای بەڕێزم مامۆستا عەبدولستار خستیە ڕوو زۆر ڕەهەندی هەیە هەم ڕەهەندی شەرعی هەم ڕەهەندی یاسایی هەم ڕەهەندی کۆمەڵایەتی و برای بەڕێزم مامۆستا عومەر زۆر بە جوانی باسی بنەماکانی خێزانی کرد لە کولتوری کوردیدا ئێمە فەخر بەوە دەکەین کە خێزانەکانمان الحەمدوللا زۆر پارێزراون و هەموو وڵاتانی دنیا بێشانازی بە کولتوری کوردی و خێزانی ڕەسەنی کوردیەوە بکات پشتگیری هەموو ئەو بەڕێزانە کەم کە باز لەوە دەکەن ئەم پرۆژە یاسایە بە وردبینیەکی تری بۆ بکرێ بۆ نمونە لەگەڵ لیژنەی ئەوقاف و ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە معنین بۆ ئەم پرۆژە یاسایە دیراسەیەکی تر بکرێتەوە بۆ ئەوەی تووشی ئەوە نەبین کە بەڕاستی یاسایەک دەربکرێت زەرەر بە خێزان و تاکێ خێزان بگەێنێ. زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس کاکاروان نقطەی نظامی. بەناوی خوددا بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز جنابی سەرۆکی پەرلەمان ئەمە زیاتر لە جارێکە لە ناو قاعی پەرلەمان دووبارە دەبێتەوە ڕاگەیاندی پەرلەمانی کوردستان و تێی پەرلەمانتاران دەبڕێت زەحمەت نەبێ بەکام مادەی پێڕەوی بەکام یاسا بەکام قانون ڕاگەاندنی پەرلەمانی کوردستان و تێی پەرلەمانتاران دەبڕێت وتەی من وتەی کاک سەرکۆ وتەی کاک عەلی چەندان جار وتەی ڕەفیقانی تریشمان کاتێکە لە مەسلحەتی پەرلەمان و حکومەت نییە دەیبڕن ئەمە ئەتوارێکی زۆر ناشرنیە من بە جۆرەی مادەی 21 و 2 ئەندامی پەرلەمانی کوردستانم مافی ئاخاوتمە هیچ کەسێکیش بۆی نەکەوتێمە بڕن ناو پەرلەمانی بەڵێ بەجادات چوونەکەین سپاس بەڕێز سەرۆکی لیژنا لە ئیتاری پەیڕەوا بێ نابڕێ بەڵێ بەڵێ تەواو لەنجە خان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان خەڵک قسە دەکات بە ناوی لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت کاک دیاری لە شوێنی خۆتەوە قسە مەکە هەر لە پەیڕەوا نییە بڵێ پەخشی ڕاستە و خۆ هەیە بەڵێ فەر شتی وایتیانە بەڵێ بەڵێ ئێمە ئەسڵە نەتوانین تەسجیلی کەین دوایی بڵاویکەین سەرۆکی پەرلەمان لە 2 دقەی خاڵی پەیڕەوی لە 2 دقەوە کراوە بە دقەیەک دقەکەی شەکرێت بە 10 ثانیە یعنی ئەمە بەس ئەوە بێ هەر تاکو وەڵی سەرۆکی پەرلەمان بەس ئەوە بڵاوەکەنەوە بەڵێ 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 بەڕێز سەرۆکی لیژنەی داکۆکی لە مافی ئافرەت بەڵێ بەڵێ سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بایکۆت مافە فەرموو بەڵێ بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ناوی لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت سەبرتان هەبێ کە خۆتان قسەتان کرد مەجای ڕەفیقەکانیشتان بدەن جواب بداتەوە بەڕێستان ئەو هەموو قسەیەتان کرد نابێ سەرۆکی لیژنەکە بزانن بۆچی ئەو پرۆژەی هێناوەتە بەردەستان مەجالی بدەن و راپۆرتەکە خراوەتە دەنگدان بۆی بکرێتە بنەمای مناقەشە دەنگتان داوە بەڵێ لەنجەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ناوی لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت پێمان خۆشە هەندێک ڕوونکردنەوە بدەین لەبەرەوەی لێک تێنەگەیشتنێک هەیە لەگەر ئەندامانی بەڕێز هەندێک لە ئەندامانی بەڕێز و راپۆرتی لێژنا طبعاً سەرەتا لە ناونیشانەکەی بڵین یان ئەو دقەی دەست پێ دەکەین کە دەڵێ پێشنیازە یاسای هەمواری یەکەمی یاسای بەرەنگاربوونەوەی خێزان لە توندوتیژی کە ئەوە تێکەڵ کرا لای هەندێک لە هاوڕێیانمان لەگەڵ مادەی یەکەم ئەوە هەمواری دەقی یاسایەکەی وەکو خۆی یاسای بەرکار لۆیە و عینوانەکە وەکو خۆی دانرایتەوە ناتوانین دەستکاری بکەین سەبارەت بەو باسانەی کە لێتان وەکرد بێگومان بن لەوەی کەوا لێژنا ڕەچاوی هەموو بەهاکانی پیرۆزەکانی ناو کۆمەڵگەی کوردەواری کردیە بەهاکانی مافی مرۆڤ ئاینە پیرۆزەکان هەموو شتمان کردیە بەڵام هەمومان دەزانین کۆمەڵێک کێشە و بربەست دەهاتە بەردەم یاسای بەرکاری ژمارە 8 ساڵی 2011 لە جێبەجێکردن و هەندێک خاڵ هەبوو کە جێبەجێ نەکرایە ئەمە لەگەڵ وەینا بۆیە لەسەر داواکاری کۆمەلگای کوردی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشێکی زۆر لە پەرلەمانتارەکان
لایەنی تەنفیزی داواکرا کە ئەو یاسایە هەموار بکرێتەوە. طبعا مناقەشاتێکی زۆر کرا و هەروەها ئێمە تانیتمان کەوە یعنی شتی زۆر باش تێدا بگۆڕین بەڕێزان. ئەو مەترسیانەی کە لە لایەنگۆوە هەیە بەو شێوەیە نییە. طبعا لە ناوەڕۆکەکەی ئافرەتمان لۆ زیاد کرد لەسەر داوای بەڕێوەبەرایەتی گشتی توندوتیژی خێزان بوو. ئێمە لەگەڵەوەی نەکەوا پێکهاتەی خێزان لە ئافرەت لە پیا و لە منداڵ هەمووی پێک دێ، بەڵام هەندێک جار ئافرەت ڕوبەڕووی توندیتیژی لە کار لە شەقام دەبەوە. ئەو بڵین بەڕێوەبەرایەتی گشتی توندوتیژی خێزان کە تەعاملیان لەگەڵ دەکرد بەڕێنمایی تەعاملیان لەگەڵ دەکرد لەبەر ئەوەی لە چوارچێوەی ئەو یاسایە دانەبوو، بۆیە داوایان کرد کە پێناسەیەک بۆ توندوتیژی بەرامبەر ئافرەت مەبەستمان لە دەرەوەی چارچێوەی خێزانە. بەڕێزان باس لە تاوانی مەزن دەکرێ، هەندێک تاوانی مەزن هەیە نایەتە چارچێوەی ئەو یاسایە. خوشک و برایانی بەڕێز هەندێک تاوان هەیە بەبێ ئەوەی ئەمە لێرە ئاماژەی پێ بکەین دەچیتە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969. بۆیە ئێمە ئەو دانیشتنەمان بە مەبەستی ئەوەیە ئێوە لە هەر بڕگەیەک لە هەر شتێک کە سەرنجێکتان هەیە پێشنیاری جوان بکەن، پاڵپشتیتان هەبی دەیخەینە بڵین راپۆرتی دووەم لۆ خوێندنەوەی سێم، بەڵام باوەڕتان بی کەوە ئەو نیگەرانی و ئەو شتانەی کە ئێوە باسی دەکەن بەو شێوەیە نییە لە ناو یاسایەکە و پێمان خۆشە ئێوە بە سەرنجە جوانەکانتان دەقەکان پێشنیار بکەن و بێگومان هەمومان بەیەکەوە یاسایەکی تۆکمە بۆ پاراستنی مافی ئافرەت، بۆ پاراستنی خێزان، بۆ پاراستنی سەقامگیری کۆمەڵایەتی دەردەکەین ئەندامانی بەڕێزی پەرلەمان. بۆیە پێم خۆشە بەردەوام بین لە یاسایەکە و مادەکانیش مناقەشە هەمووتان بداتەوە پرسیارتان بەڕێزان. بەڵام هێشتان دکتۆر نەچوینە ناو یاسا ینی مادەکان هەتا بە پێی یاسا مادەکانی جواب بەڕێزان زۆر سپاس لەنجەخان زۆر سپاس. ئێمە مادەی 98مان لە بەردەستە پێش پەسەندکردن وەکو ئەوەی نەوت دەیخەینە دەنگدان. ئەگەر وتان بانەچێتە ناو پرۆسەی دەنگدان لە دوای مناقەشە ڕەفز دەبێتەوە و تا بەڕێزان ئەڵێ بۆ پەسەندکردن کەیە دانیشتنی سێم مناقەشەکردنی راپۆرتی لیژنەی تایبەتمەند خراوەتە دەنگدان دەنگی هێناوە کراوەتە بنەما مناقەشەکەین. ئەگەر بۆ پەسەندکردن ئەم ڕەیانەی ئێوە دەبێتە یەکێک لەو ڕەیانەی کە بژاردەیە بۆ خستنە دەنگدان لە عینوانەوە هەندێک ئەندامی بەڕێزی پەرلەمان داواکەن بە پێی مادەی 97 چی لێ بکرێ ڕەت بکرێتەوە. ئێمە لە دانیشتنی خوێندنەوەی سێم ئەو واجبەی خۆمان جێبەجێ دەکەین. مادەی یەک تا بەڕێزان تەواو دەرفەت بدەن تەواو قسەی خۆتانتان کرد و تەواو ئەڵێ لە کاتی بەڕێزان بچنە مادەی 97 بێزەحمەت بۆتانە خوێنمەوە بۆ ئەڵێ ئێمە لە نەوتیش هەروامان کرد لە کاتی ئەنجومەنی هەرێم ناتوانم ئێستا بیکەم کاک عەلی قاعەکە ئەسڵەن نیسابیتیانی ئێستا بیکەی چییە؟ لە کاتی هەر ئەسڵەن سەلاحێتم نییە ئەڵێ لە کاتی بەڕێزان ئەڵێ سەبارەت بە پەسەندکردن جیاوازی ڕادروست بوو دەخرێتە دەنگدان. خوێندنەوەی سێم مامۆستا هەورامان قسەت کردووە بەڕێزم قسەی چیت ماوە؟ فەرموو بەڵێ وەکۆی ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز لە جەلسەی سێم دەیخەینە دەنگدان. بەڵێ فەرموو کاک عەلی بەس دیسە کاک عەلی جەنابێت سەرۆکی لیژنەی وزەی بەڕێزان با قسەکانمان جەنابێت سەرۆکی لیژنەی وزەی لەسەر قانونی ئەنجومەنی هەرێمی هەمان خلاف دروست بوو. یەکێک لە بژاردەکانی هێنانمانە هۆڵی کۆبوونەوە بۆ دەنگدان یەکەم بژاردە. ئەگەر یەکەم بژاردە ئەوە دەنگی هێنا کە ئەم یاسایە نەڕوە ئەوانی تر ناخەینە دەنگدان
تکایە با بەردەوام بین بەڵام لە خوارەوە نووسراوە بەڕێزان ئەگەر لە کاتی گفتوگۆکردنا لەسەر پرۆژە و پێشنیازی یاسا و بڕیارێک ئەگەر ڕای جیاواز سەبارەت بە پەسەندکردن دروست بوو ئێستا ڕاجیاوازەکە دروست بووە کاتی چیشە گفتوگۆیە کەی بڕیارە دەین پەسەندکردنە لە جەلسەی سێم بەڵێ لەوەی نەوتی تەواو بەردەوام من بەڕێزان جارێک دەنگ دراوە لەسەرەوەی ئەو ڕاپۆرتە گفتوگۆی لەسەر بکرێ و تەواو بووە سەبارەت بە پەسەندکردن لە دانیشتنی سێم وعدتان دەدەمێ دەیخەمە دەنگدان بەبێ گفتوگۆ بەڕێزان تکایە بەڕێزان ئێمە مناقەشاکەین ئێمە گفتوگۆکەین هەمان ئەم حاڵەتەمان بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمان بەڵێ بەڕێزان ئێمە مادەی 97مان هەیە مادەی 97مان جارێکی تریش جێبەجێ کردووە مادەکە دەڵێ چی بەڕێزان گفتوگۆ ئەندامانی کاک عەباسێک دەکەم فەرموو سەرۆکی لیژنەی قانونی جێگری سەر بەسە بەڕێز سەرۆکی پەرلەمان دە باشە بەڕێز ئەندامانی پەرلەمانی بەڕێز وەڵام من ڕایەکمێ لە نێوانی هەردوو لایەتان بەڕاستی لە دوو بیرو بۆ چوونەکەی ڕاستە یعنی لە ئەنجامی گفتوگۆکردنە دەکرێت کە گفتوگۆیەکان لە ناوەڕازە لە کۆتایەکەی دروست بوو دەکرێت لە دەنگدانی سێمیان ئەم بابەتە بخرێتە دەنگدان بەڵام ڕێیەکی تر هەیە ئەگەر بە یارمەتیت لە خاڵی چوارەم پێشنیازی دواخستنی گفتوگۆ بۆ دانیشتنێکی تر ئەمەیان دەکرێت لەم جەرسەیە بکەین بۆ دانیشتنێکی تر دەکرێت لەمە گفتوگۆیەکە لە دەرەوە ئێرە لە لیژنەکان بکرێت ینی هەردوو حالەتەکە دەگرێتەوە ئەگەر لە کۆتایی گفتوگۆیەکە بێ بۆ دەنگدان بێ و ئێستا لە سەرەتای گفتوگۆیەکەیە دەکرێت دانیشتەکە دواخەی بۆ کاتیشتر من پێشنیاریەوە دەکەم خاڵی چوارەمی مادەی 97 جێبەجێ بکەین سوپاس ئێمە بشوێ وەرەگرین بۆ ماوەی یەک چارەک سەرۆکی فراکسیۆنەکان فەرمون بۆ نووسینگە ئێمە بۆی قسە بکەین